سڵاو ئەم کاتستان باش بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەشێکی دیکەی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بینەرانی عزیز بە بۆنەی هاتنی دومین ساڵیادی ئاخێزی شۆڕژگەڕانەی ژینا بزوتنەوەیەکە لە شاری سەقز و لە کوردستانەوە بەهۆی مەرگی ناجوان مێرانەی ژینا دەستی پێکردو لە ماوەیەکی کورتدا سەرتاسەر ئێرانی گرتەوە ئاخێزێک کە لە دژی هەڵاواردن و ئاپارتایتی جنسی و جێندەری لە دژی ژنان و بە ناوەرۆکی پێشڕە و ڕادیکاڵ ئینسانی و ئازادی خوازانەیەوە سیمای کۆمەلگای ئێرانی گۆڕی مانگرتنێکی گشتی لە سەرتاسەری کوردستان ڕاگەندراوە و کۆمەڵێکی زۆر لە ڕێکخرا و ناوەندی مەدەنی سیاسی و کۆمەڵایەتی و ئەحزابی سیاسی نەیاری ڕژیمی کۆماری ئیسلامی پشتیوانیان لێکردووە و داوایان لە کۆمەڵانی خەڵکی کوردستان کردووە یەکدەست و یەکگرتوانە بەشداریان مانگرت نەبن. بۆ تاوتێکردنی ئەم بابەتە داوامان لە هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە لەم بەرنامەیە ڕاستەوخۆ بەشدار بێت و وەڵامی چەند پرسیارمان بداتەوە. هیوادارم هێشتا کۆتایی بینەریان بەرنامەیە بن. هاوڕێ حەسەنم کاتت باش بەخێربی بۆم بەرنامەیە و سپاس بۆ ئامادەبوونت. ئەم کاتەیەوە هاوکارانتان باش منی سڵاوم هەیە لە خزمەت هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتانە. زۆر سپاس کاک حەسەن هەر وەکەوەی کە لە پێشەکێکە ئاماژەم کرد زۆرێک لە حزب و لایەنەکان بانگەشەی مانگرتنی گشتیاندا کۆمەڵایش هەر لەو بابەتەوە بانگەوازێکی دەرکردووە و داوای کردووە لە کۆمەڵانی خەڵکی تێکۆشەر لە کوردستانە پشتیوانی لەو بانگەوازە بکرن. ڕاستە خۆش بانگەوازی کردووە وتم پێم باش بێکە ئێوەش لەسەر ئەو ڕاگەیاندنەی کۆمەڵە قسە و باسێ بکەن. فەرموون. بەڵێ ئەو ڕاگەیاندنەی کۆمەڵە چەند ڕۆژ پێشتر توان بڵن کۆمەڵە لە یەکەم لایەنەکان بوو بەبێ ڕاڕایی بۆ ساڵوەگەڕی شۆڕشی ژینا بانگەوازی کرد و ڕایگەیان کە لە ساڵ و وەگەڕی ئەو جنایەتە حکوومەتیەدا داوای لە خەڵکی کوردستان کرد کە هاودڵ و هاوگیان لە دژی ئەم جنایەتە نیشاندانی زیندووبوونی شۆڕشی ژن ژیان ئازادی جارێکی دیکە مانگرتنێکی گشتی کە لە واقعدا حرەکەتێکی سیاسی یەکگرتوانەیە دش بەو تاوانەی کە کرا دش بە تاوانەکانی دواتری ئەو و دش بە سەرکوتکەریەکانی کۆماری ئیسلامی خەڵکی کوردستان جارێکی کە هێزی یەکگرتو هێزی متحدی خۆیان و ئێرادەی جەمعیان لە بەرابەر ئەو جنایەتە و جنایەتەکانی تا ئێستای کۆماری ئیسلامیدا نیشان بدەن. هەروەها لەو ڕاگەیاندنەدا داوا کراوە کە هەموو ناوەندەکانی کار و بەرهەمهێنان هەموو دوکان و بازار و ئەو جێگایەنەی کە شوێنی گشتی خەڵکن لە شار و لە شارۆچکەکانە هەمویان دابخرێن و خەڵک لە مانگرتنێکی گشتیدا بەسەر ببن و لەو ڕۆژەدا لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە و ئەترازی خۆیان بە کۆماری ئیسلامی بە عنوانی دەوڵەتێکی سەرکوتکەری داپلۆسێنەر بۆ چەندمین جار لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا نیشان بدەن و نیشانی بدەن کە کۆماری ئیسلامی بێگانەیە بە خەڵکی کوردستان بە خەڵکی کوردستان ئەم دەوڵەتە داگیرکەر و سەرکوتکەرەی ناوێت. هەروەها لە بەشێکی تری ئەم ڕاگەیاندنەدا داوا کراوە لە خەڵکی ئێران کە پشتیوانی مانگرتنی کوردستان بن. ئێمە تا ئێستەکانەیە لە توولی 2 ساڵی ڕابردوودا 5-6 مانگرتنی یەکگرتوانە لە کوردستانە بەڕێوە چووە و داوا کراوە لە شوێنەکانی تر بێزگە لە مەناتقی کوردنشین کە دەکا بە ڕۆژاوای ئێران لە شوێنەکانی دیکەیشە خەڵک پشتیوانی بکەن لەو مانگرتنە و هەروەها خاڵی سێهەمی ئەو ڕاگەیاندنەی کمیتەی ناوەندی کۆمەڵە باس لە دەروەی وڵات دەکا داوای کردووە کە ئێمە هەم لە سازماندەرانی ئەو ئەتراز و ناڕەزایەتیانە دەبین و هەم داوایشی کردووە لە تێکۆشەران و هەڵسوڕاوانی سیاسی و ئەحزاب و لایەنەکان کە لە دەرەوەی وڵاتیش ئەو ئەترازە بکرێ. ئەمڕۆ خۆتان لە کاناڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بەرنامەی زۆرتان بوو لەسەر ئەوە دەستان خۆش بێ و لە دەرەوەی وڵات لە تقریبەن زیاتر لە 17 وڵات ئەتراز و ناڕەزایەتی بووە خۆپیشاندان بووە بە هەزاران کەس جارێکی دیکە هاتنەوە مەیدانی شارە ئەسلیەکان هاتنەوە سەر شەقامەکان و ناڕەزایەتیان دەربڕی بە کۆماری ئیسلامی و لە ڕاستیدا جارێکی دیکە زیندووبوونی شۆڕشی ژن ژیان ئازادیان نیشاندا لە پەیوەند لەگەڵ ناوە و من دڵیام لەوەی کە سبحەینێش خەڵکی کوردستان بەو شناختەی کە ئێمە هەمانە بەو ئینتزاری کە لێمان هەن
و بەو ژێڕیە کە وڵامی کۆمەڵە و حیزب و لایەنە سیاسیەکانی تر دەدەنەوە کە کۆدەنگی دروست بووە بۆ ڕاگەیاندنی ئەو مانگرتنە سبحەینێ کوردستان جارێکی دیکە نایەکی گەورە بە جمهوری ئیسلامی بە تاوانەکانی و بەو کارە دزێ و قەتڵەکانی دەدات کە ئەم ڕژیمە بێگانەیەوە چاوەڕوان دەکەین کە سبحەینێ کوردستان جارێکی دیکە ئەو شانۆیە بێ و لاپەڕەیەکی مێژوویی تر بێ مێژووی پڕ لە سەروەری خەڵکی کوردستان زیاد بکرێت. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن، هەر وەکو خۆتان و بینەرانی ژاگاداران کۆماری ئیسلامی لە یەک مانگی ڕابردوو کە نزیک دەبینەوە بەیانی ساڵگەردی دوهەمین ساڵگەردی شۆڕشی ژینایە دەستی داوەتە گرتن و ئەزیەت و ئازاردانی خەڵک. ئێستا لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا هۆکارەکانی چییە کە ئاوا زۆر بەربڵاو خەڵکی دووبارە گرتووەتەوە و معلوماتی ئێوە چییە کە ئەم بانگەوازە و ئەوەی کە پێشوازی لە بەیانی ئەکرێت چییە کە کۆماری ئیسلامی ئەوە دەستی داوەسە گرتن و ئازیەت و ئازاردانی خەڵک و معلوماتێکی تازەتان هەیە کە چی کردووە تا ئێستا؟ بڵێ ئەو معلوماتانەی کە بە ئێمە گەیشتووە لە ناو خۆی وڵاتەوە لە یەک دوو ڕۆژ چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری بۆکان دایکی گیانبەخت کردو شەهریاری محەممەدیان دەست بەسەر کرد و لەو ڕێگایەوە ئەوە پەیامی ترساندن بوو بۆ بنەماڵی گیانبەخت کردووان، بەڵام ئەو بنەماڵانەی کە بەردەوام لەگەڵ جمهوری ئیسلامی لە تەقابولدان بە دەستگیرکردنی نەک دایکێک بە دەستگیرکردنی هەمووشیان کۆڵ نادەن و بەیانی ئەوان پێشقەدەمی ئەم خەبات و مبارزەیە دەبن کە ئەو مانگرتنە دەبن کە سبحەینێ لە کوردستانە دەنگ و ڕەنگ دەداتەوە لە ئێران و لە دنیاشدا. کارێکی تر کە کۆماری ئیسلامی کردوێتی لەو ماوەیەدا بە بەهانەی ئەوەی کە چەند کەس لە معەلیمانی شاری سنە گوایە بڕیاری پێشویان لەسەر بووە، ئەوانە ئەحزار کراون و کەسیان لێ دەستگیر کراوە و هەڕەشەیان لێکراوە. لە شاری بانە هەر ئەمڕۆکە 6 کەس گیراون دەست بەسەر کراون، ئەمانە لە هەڵسوڕاوانی پێشووی بزوتنەوەی ژینا بوون و بە کۆمەڵێکی تر لە خەڵک لە شوێنە جۆرا و جۆرەکانی شارەکانی کوردستانە هەڕەشە کراوە کە لەم ڕۆژەدا نابێت وەڵام بدەنەوە بەو مانگرتنەی کە داوا کراوە. هەڕەشە لە دوکاندارەکان کراوە کە دوکانەکانیان دانەخەن بۆ ئەم مانگرتنەی کە فەراخاندرا و بانگەواز کراوە و دەبێت شوێنەکان بکرێنەوە. فەزایەکی نظامی لە زۆرێک لە شوێنەکانە جمهوری ئیسلامی حەولی بۆ داوە دروستی کردووە، هەڕەشەیان کردووەوە، پێیان وایە لەو ڕێگایەوە توانن خەڵک ترچێنن. کارێکی تر کە کردویانە لە شاری سنە لە منتەقەی نایسەر کە منتەقەیەکی بەربڵاوە زیاتر لە 100,000 تا 120,000 خەڵکی تێدایەوە بەیەکێ لە بێئیمکاناترین و گەورەترین مەناتقی حاشیەنشینی لە خاورمیانەیە باز دەکرێت. ڕایان گەیاندووە کە سبحەینێ لەوێ فستیواڵێک بەڕێوە دەچێت لە 3 دانە مەیدان و لە خیابانی ئەسڵی شاری سنەوە خەڵک دەبن بۆ ئەوێ بۆ بەشداری لەو فستیواڵەدا. جمهوری ئیسلامی کاتی دەست ناکەوێت فستیواڵ بگرێت، فقط ڕۆژی یەکشەمە خەریکە ئەو عوام فریوێ دەکات. هەروەها هەر لە وتویشان ئۆتۆبوسیشیان گرتووە، لەو شوێنانەوە خەڵک بە مەجانی دەبن و لەوێ بەشداری بکەن. هەر لە شاری سنە ئەو تەلەڤیزیۆنی کۆماری ئیسلامی کە خەڵکی سنە پێ دەڵێن جاشتێوێ لە ناوخۆیانە ڕایان گەیاندووە کە سبحەینێ لە سعاتی 5 دوانەی مەڕۆ بەولاوە لە مەیدانی ئازادی دەف لێ دەدرێت بە بۆنەیەکی ئاینیەوە و داوایان لە خەڵک کردووە کە بێن بۆ ئەو مەراسمە و گوێ لەو دەفزەنیە بگرن. خۆ دەف ئەبزارێکە کە خەڵکە توانن لە شتی موسیقی بەکاری بێن، بەڵام وەختێ جمهوری ئیسلامی ڕەنگ و ڕواڵەتی ئاینی پێدا بۆ مەبەستێکی سیاسی بێگومان سنەی شۆڕژێر سنەی قارەمان جوابی نابە و داواکاریی سەرکوتکەرانی کۆماری ئیسلامی دەداتەوە و سبحەینێ سعاتی 5 دەوروبەری مەیدانی ئازادی چۆڵەکەن ئەگەر بۆ بەکرێ گیراوانیان و بۆ هاوکاران و بۆ دەست و پەیوەندیەکانیان کە ئەو کارە بکەن. هەروەها لە ئەو ڕۆکەوە پاش ئەوەی کە کاک ئەمجەدی ئەمینی باوکی ژینای جوانەمەرگ ڕایگەیان لەسەر دڵکۆی ژینا مەراسم بەڕێوە دەبات، حەقی تەبیعی خۆیەتی وەروەها دادەموژگانی پێکۆشەریش وتویانە کە مەراسمی ڕۆڵە جوانە مەرگەکەیان لەوێ بەڕێوە دەبن. جمهوری ئیسلامی لە وەحشەت لەوەی کە خەڵک لە مەناتقی ئەم بەرە و ئەو بەری ئایچیەوە طبعاً ڕێگاکە دەگرن کە لە پادگانەوە دێت حەولیان ئەوەی ئەوە بگرن ڕێگای بانێش بگرن
لە دێهاتی دەوروبەرەوە لە منتەقەی لای خەیەر و لای هێجانان و لای قەبەغڵ و ئەوانە و ڕێگا هەیە کە خەڵبچنەوە بۆ ئایچی کە لە ڕۆژی ناشتنەکەی ژینادا ئەوەیان کرد سەدی چراغۆیسیان بەرداوەتەوە و ئەمانە ئەو ئەقداماتانەیە کە جمهوری ئیسلامی کردوێتی و هەڕەشە و گوڕەشاکات و هەروەها وتویانە ئەگەر خەڵک لەم مەراسمەدا لە مەراسمانەدا لە مانگرتنەدا بەشداری بکەن دوایی لە شوێنی کاریان لە مەدرسە لە دانیشگا لەوانە منعیان دەکەن. خەڵکی کوردستان دەزانن کە لە کاتی هەڵبژاردنەکانە ئەوە دەڵێن ئەگەر نێن بۆ سەر سندوقەکانی دەنگدان سبحەینێت مەشای شنازنامەکانتان دەکەین ئەو یارانەی کە دەیدەن دەبڕن ئەوەی چێک مەسەلەن لەو درۆکانیانەکە وەختێک هەڵبژاردن تەواو دەبێت و دەزانن لە ئەبعادێکی ملیۆنیدا خەڵک جوابیان نەدەنەوە نەت مەشای شنازناماکەن نە ئەواکەن. تەجروبەی مانگرتنەکانی پێشووشمان هەیە ممکنە ئەو دوربینانەی کە دایدەنین هێندێک کەسیش بەرەو دوربینانەکە خەڵکیش ئەزمونیان پەیدا کردووە لەوەیە کە ماسکێک لێ دەدەن لەوەیەوە کە ئەو پیلانانەی جمهوری ئیسلامی خۆنسا دەکەنەوە بەڵام لە ئەبعادی ملیۆنیدا خەڵکی کوردستان لە مانگرتنا بن هیچ قدرەتێک ناتوانێت بەو شگردانە بەو هەڕەشە و گوڕەشانە بتوانێت ئەوان بێنێت و مەجبوریان کا بە زۆر دوکانەکانیان بکەنەوە شوێنی ئیدارەکان بکرێنەوە بانگەکان بکرێنەوە یان ئەو شوێنی کارگا و کارخانەکان بکرێتەوە. بنابەرین ئەو ئەقداماتانی جمهوری ئیسلامی ئەزمون کراوە هەمووی ئەوانە تاقی کراونەتەوە جمهوری ئیسلامی سەری لە بەرد کەوتووە و من ئومێدەوارم بەیانیش هەرچی زیاتر ئەو پیلانانەی جمهوری ئیسلامی بە یەکگرتووی بە وشیاری بە لە ماڵۆمانەوە بە نەکردنەوەی دوکانەکان بە نەکردنەوەی کارگا و کارخانە و شوێنەکانی کار بە هەمووی ئەوانە جوابێکی ناوڕەت بۆ چەندمین جار بە جمهوری ئیسلامی بدەینەوە نیشانی بدەین کە ئەم دەوڵەتە دەوڵەتێکی بێگانە بە خەڵکی کوردستان و بەم ناوچەیە. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن. هەروەکو خۆشتان ئاگاداران بەیانی 25 مانگی خەرمانان و دوهمین ساڵیادی شۆڕشی ژینە شۆڕشێکە کە سەرچاپای کۆمەلگای ئێرانی داگرت و چەخماخەکەیکی لە کوردستانەوە لێدرا و کاریگەری لەسەر ناوشەکە و دنیاشە بوو لە ڕوانگەی بەڕێستانەوە خاڵە بەهێز و لاوازەکانی کامانن و پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە مانگرتنێکی گشتی کە بەم بۆنەوە ڕاگەندراوە بە سەرکەوتن بکات و ئامانجەکانی بپێکێت. لە بەشی ئاخری پرسیارەکەتانەوە چی بکرێکەوە دەست پێ بکەم من پێما بێ وەختاماتانەی کە ئەم ڕۆژانە کراوە ئەو هەموو ڕاگەیاندنەی کە لە ناوە دراوە ئەو کارە چڕوپڕەیشی کە لە تێکۆشەرانی سیاسی خەباتکارانی کۆڵنەدەر خەریکن لە ناوە دەیکەن بۆ سبحەینێ هەمووی ئەوانە ئەو کارانەیە کە کراوە دەبێ بکرێت ئەو ئەقداماتانەی کە بنەماڵی گیانبەخت کردووان ئاگایان لێ بۆ خۆیان لە چوونیان بۆ سەر مەزاری ڕۆڵە گیانبەخت کردووەکانیانەوە بگرە هەتاکوونێ ئەو شەبەکەهایەکی ئیجتماعی شەبەکەهایەکی مبارزاتی لە هەڵسوڕاوانی کرێکاری لە هەڵسوڕاوانی ژنان لە هەڵسوڕاوانی مەدەنی لە تێکۆشەرانێکی کە قەڵەم بەدەست و قەڵەمەکانیان ڕازگۆیە لە خزمەت بە جەماوەری خەڵکە هەمووی ئەوانە ئەو کارانەی کە کراوە بە باوەری من بەیانی بە تێگڕا نەتیجەکەی دەبینینەوە و هەموو کەسێک بە خەیاڵێکی ئاسوودەوە سبحەینێ شەو سەرینی ئەرخانی دەنێتە ژوو سەری کە کاری باشمان کرد کە زەحمەتەکانمان نەتیجەیدا و ئەوەیەکێ لە دەستکەوتەکانمان دەبێت. بنابەرین ئەم ئەوانە هەم ئەو ڕاگەیاندنانەیش کە لە دەرەوە و هەم ئەو فەراخانانەیش کە حیزبە سیاسیەکان تێکۆشەرانی سیاسی بە ئەتبار داویانە لە ئاستی کۆمەڵگادا لە دەرەوە هەروەها لە ئاستی ناوخۆی ئێرانیشە ئاگداری ئەم حرەکەتە گەورەیە هەن بە باوەڕی من ئەوانە ئەو کارە بە ئەرزشانن و پێم وابێ بەیانیشمان ماوە بەیانی ئەوەڵ کارێک کە دەبێ بکرێ ئەوەیە کە بە پەلە هەموو خەبەر و گزارشەکان بنێرن بۆی کێ لەو کاناڵانە کاناڵی کۆمەڵەیە کە لەو دوو ڕۆژەدا زۆر دڵسۆزانە حقیقەتەکانی بە خەڵک وتووە دەیان تێکۆشەر و هەڵسوڕاوی چ حزبی و غیرە حزبی هێناوە لەم کاناڵەوە قسەیان کردووە ڕوو بە خەڵک خەڵکیان بە ئاگا کردوێتەوە بەیانی ئەوەڵین وەخت کارێکە دەبێ بکرێ عکس و فیلم و بینی شارەکانمان بۆ بنێرن کار لە بەیانیشەوە کە تەلەڤیزیۆنی کۆمەڵە دەست بەکارە کات کە بتوانێت ئەوانە منعکس بکات وە بیرروڕای زیاتری هەم ناوخۆی هەم ئێرانی و هەم دەرەوەیش بۆ ئەو مانگرتنە ڕاکێشین بە نسبەتی نقطە قوتەکانیەوە بە باوەڕی من شۆڕشی ژینا لەسەر بەستێنێکی واقعی دەستی پێکرد لەسەر کۆمەلگایەک دەستی پێکرد کە خاوەنی 45 ساڵ ڕاوەستانە لە بەرابەر کۆماری ئیسلامیدا
ئەم کۆمەڵگایە ساڵی 58 لە انتخاباتی ئاونای کۆماری ئیسلامی داوتی نا، جوابی نای بە جمهوری ئیسلامی داوە. مەقاومەتی نەورۆزی خوێناوی سنەی بەڕێبەرایەتی کاک سدیقی کەمانگەر و هاوڕێکانی و ئەو تێکۆشەرانە ڕێخست کە هەموو سەرانی جمهوری ئیسلامی هاتنە ئەوێ و نەیانتوانی شۆڕای شار و سنەی قارەمانی پێ ببەزێنن و ئەو حمایەتە بێ درێغەی کە لە سەرتاسەری کوردستانەوە لە سنەکرا، ئەو خەبات و ناڕەزایەتیانەی مەریوان و نەخشی کاک فواد و کۆمەڵە و لەسەر ئەو بەستێنە دوای ئەوە مەقاومەتێکە لە بەرابەر بڕیاری جیهادی خومەینیدا کە کۆمەڵە زۆر بێڕاڕایی وتی خەڵکی کورد لە توانووی تاقیکردنەوەدا خەڵکی کورد دەربوتەی ئازمایش، ئەوانە شەڕی سێمانگە، مەقاومەتی چەکداری، دوای ئەوە خەباتی مەدەنی، خەباتی کرێکاری کە هەر لە ئەوەڵین جرەقەکانی لە ساڵی ئەوایلی 60ەوە لە مەهاباد لێدرا، ئەوەڵی ماجیمەیەکانیان گر، 8 مارسەکان گیرا، اتحادیە سەنعەتگەری سنە، دوای مانگرتنەکانی تر، دوای یەکەم مانگرتن کە بە قەتڵی حکوومەتی شوانەی سید قادری لە شاری مەهاباد کرا و کۆمەڵە بە تەنیا لە 84 فەرمانی مانگرتنیدا کەسی تر مخالفەتیان کرد لە دژی ڕاوەستان، بەڵام ئەو خەڵکە جوابیان دایەوە چون کاچێتی حرەکەتێکی یەکگرتوانەی کەم هەزینە بوو، بەڵام بۆ خەڵکەکە بەڵام پڕ هەزینە بۆ دەوڵەت بوو بە سنەت. لە جەرەیانی ئەعدامی فەرزادی کەمانگەرە ئەوجار بە تێکڕا ئەوە کرا، لە جەرەیانی ئەعدامی ڕامین حسین پەنایی و هاوڕێکانیە بە تێکڕا دووبارە حیزبەکانی تر کردیان لە ڕووداوەکانی دواتردا. بۆیە ئەگەر ئەمڕۆ کە باز دەواکەین بۆ لە کوردستانە مانگرتن دەیگرێ بەڵام لە جێگاکانی تر نایگرێ، لەسەر ئەو بەستێنەیە، لەسەر ئەو حرەکەتەیە کە چەپ وەرەق بە وەرەقی بە خوێن نووسیوە، کاری بۆ کردووە، زەحمەتی بۆ کێشاوە، فیداکاری بۆ کردووە، گیانبازی بۆ کردووە. بزوتنەوەی ژنان کە دەڵێن لە کوردستانە ئاوایە و ژینا دەبێ بە سومبولەکەی، بە دلیلی ئەوەیە کە بزوتنەوەی ژنان هەر لە 58ەوە لە کوردستانە ڕێکخراوەکانی دروستکرا، دەستیان بر بۆ چەک ژنانی تێکۆشەر و قارەمان و ماندووی نەناس، زیندانەکانیان کرد بە مەیدانی بربەرەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی و لەگەڵ ئەو جنایەتانەی کە ئەوان کردیان. بۆیەکانێک کوردستان زەمینەکەی لەسەر ئەو واقعیەتانەوە دەستی پێکرد. تەوەهمی بە لیبراڵەکانی ناو دەستگای حکوومەتی نەبوو، ئای بە ئیسلاح تەڵەبانی حکوومەتی نەوت، بەرعەکسەکەی لە وەختی خۆیدا پشتیوانی لە کوبانی کرد، دیفاعی لە حتا ئەو کاتانەی کە بزوتنەوەی فەلەستین شتێکی پێوە مابوو لە قەتنامەکانی سنەدا دیفاعی لە فەلەستین دەکرد. هەمووی ئەوانە ئەوەمان پێنیشان دەدا کە کوردستان لەسەر پێگەیەکی واقعی چەپ، ئازادی خوازی، سۆسیالیستی و خەڵکێکە لە دڵی ئەو وەزیەتەدا ئەوە گەورەترین نقطە قووەتی بە باوەڕی من بزوتنەوەی ژینا بوو کە لە کوردستانەوە دەستی پێکرد. ئەوە کەس ناتوانێت حاشا لە واقعیەتە بکە، ئەوە تاریخێکی ئینکار نەکراوە. ئەو دروشمەی کە هەڵی گرت بزوتنەوەی ژینا، شعاری ژن، ژیان، ئازادی، شعارێکی وەحدەت بەخش بوو، شعارێک بوو کە ژنی هێنا وەسەتی کێشەکان. هەر کۆمەلگایە کە ژن تێدا ئازاد نەبێ، قسەکردن لە ئازادی لەو کۆمەلگایەدا ئەوانفریویە، درۆیە، ئەوە شتی وا وجودی نییە. دوای ئەوە ژیان کە مربوط بە هەموو ئەو ئینسانەکان دەبێت و ئازادی کە دایکی هەمووی هەر شتێکە لە کۆمەلگادا. ئەمانە لەسەر ئەو بەستێنە لە کوردستان ناتوانیان بنبەوە. ئەو شەبەکەهای ئیجتماعی، دایکانی شۆڕش بە زۆر شتی دیکە کە لەو بزوتنەوەدا هاتنە ئاراوە، بە باوەڕی من ئەو خاڵە بەهێزانە بوون کە بزوتنەوەی ژینا دەستی بۆ بردن و ئیدامەی هەیە. زعفیش بووە، زعفەکەیشی بە بزوتنەوەکە ناگەڕێتەوە، بەوانە دەگەڕێتەوە کە ویستیان بزوتنەوەکە مسادرەکەن. بە باوەڕی من بەشێک لە جەرەیانی دەرەوەی وڵاتی، بە تایبەت سەڵتەنەت خوازەکان، بە تایبەت فاشیزمێکی حوسار پسراو کە ئەوان نیشانیاندا لە تەزاوراتەکانە چۆن پەلاماری ئازادی خوازەکانیان دەدا و خەڵکی ئێرانیان پێترسان و شتێک بە ناوی منشوری ماسا کە لایەنیش بوون بەداخەوە لە کوردستانە هاوکاریان لەگەڵکردن و زەرەریان گەیان بەو جنبشە. ئەوانە ئەو خاڵە منفیانە بوون کە خەڵکی ترسان، خەڵکوتی جاگەر ئێمە لە چایەکەوە بکەوینە چاڵە قوتێکی دیکەەوە، بۆچی دەبێ ئەوە بکەین؟ بۆیە بۆ ئەو دەورەیە بە باوەڕی من بزوتنەوەی ژینا هەم خاڵە بەهێزەکانی دەبێ بناسێ، هەم خاڵە لاوازەکانی دەبێ بناسی، هەم دەبێ بزانێت دۆستان و دوژمنەکانی چێن، هەم دەبێ بزانێ ئەو لایەنانەی کە ئەزمونیان داوە، کەسانێک کە شعاری
مردمی هەن ئابادیان هێنا لە بەرابەری دروشمی ژن ژیان ئازادیدا ئەمانە ئەو بەرە کۆنە پەرستە ئێرتجاعیە بوون کە ویستیان ئەو جنبشە بەو جێگایە بێت خەڵک ئەمڕۆکە سیاسیە خەڵک ئەمڕۆکە ئاگاهە بە باوەڕی من بزوتنەوەی ژینا تۆوێکی ئازادی خوازی چاندووە کە بە ئاسانی لەو کۆمەڵگایدا حەزف نابێ مزافەنەوەی کە ئەبعادی جیهانیەکەیشیمان دەبێت لە بەرچاو بێ باری زیادی بەنەوەیەک لەسەر ئەم جنبشەش دانرا جنبشی ژینا نەیەتوانی باتەوە جۆ بەوەی کە ئێستا ئەو ڕەهبەریە سەرتاسەریەی ببێ ئستراتیژیەکی ڕوونی سەرتاسەری ببێ بۆ ئەوەی کە چی دێنێتە جێگای جمهوری ئیسلامیش حەولی دەدا بڵێ ئەمە سەڵتەنەت خوازەکانن بڵێ ئەمە زدی ئینقلابە بڵێ ئەمە چییە ئەمانش تەسیری بوو لەسەرەوەی کە بەشێ لە خەڵکی تاوکانەوە لەو حرەکەتە بۆیە بە باوەڕی من بە لە نەزەرگرتنی ئەو مخاڵە مثبت و منفیانە زووتنەوەی ژینا دەبێ بەهێزکەین و نابێ انتظارێکی زود گوزەریشمان ببێ پێمان وابێ بە پەلە ئینقلاب هەر ئەو ڕۆکە و بەیانی سەرەکەوێ جاری وایە ئینقلابێت چەندین ساڵ توو لە کێشێ هەتاکوونێ بە سەرنجام بگا بۆ یەکانە ئینقلابی ژینا لە دەروونەوە خەریکە کار لەسەر ذهنیەت دەکات دروشمی جیایی دین لە دەوڵەت یەکێ لە ئەساسی ترین دروشمەکانی کۆمەلگای ئێرانە شۆڕشی ژینا بردوێتە ناخی ئەو کۆمەلگایەوە مەسئلەی ژن مەسئلەی لابردنی پەچە و حیجاب و ئەو فکرە کۆنە پەرست و پیا و سالار و ئاینی و ناسیۆنالیستیە شۆڕشی ژینا درزی خستوەتە ناوەوانەوە تازە ڕاحەت نییە کەسێک بە ئاسانی بە قسەیەکی سووک تەنانەت بە ژنێک بڵێت ئەمانە هەمووی ئەو خاڵانن کە بە باوەڕی من حاصلی جنبشی ژینان بەڵام دەبێت خاڵە منفیەکانیشی ببینین و مزافەنەوەی کوردستان بە تەنیا نابێ باری شۆڕشی ئێران خەینە سەرشانی بە تەنیا لە کوردستانە شۆڕشی ژینان ناتوانێت جمهوری ئیسلامی بڕوخێنێ ئەوەش خاڵێکە کە تەوەقعی بێ مەورد لێ هەیە لە بڕێ جێگایشە کاری چەکداری نازانم تەوەقعکردن لەوەی کە هێزی پێشمەرگە بێتەوە ناو شارەکان شکالاتێکی کە لەو بابەتەوە بوو ئەوانەی شەربازم جوزی ئەو خاڵە لاوازانە یا و ئینتزارەی کە بوو دەبێ ئینتزارمان لەوە بێ ئەم شۆڕشە شۆڕشێکی جەماوەری شۆڕشێکی خەڵکی لەسەر شانی کرێکاران لەسەر شانی ژنان لەسەر شانی لاوان لەسەر شانی توێژی ستەم لێکراوی ئەو کۆمەڵگایەیە خۆ بۆ تایبەتمەندی خۆیان هەیە ڕێکخراوی تایبەتی خۆیان دەبێت دروستکەن بۆ ئەوانە ئستراتیژی و ڕەهبەری و هەمووی ئەو شتانی خۆی دەبێت دروستکە بۆی بەوانەوە گەر چاوی لێ بکەین بە باوەڕی من شۆڕشی ژینا نەتەنیا سیمای کوردستانی کرد بەوەی کە دەبێ ببێ سیمای ئێرانیشی گۆڕی سیمای دنیایشی بە معنایەک هێنا سەر ئەوەی کە پشتیوانی لە بزوتنەوەی ژینا و لە بزوتنەوەی شۆڕشگەرانی کوردستانیش بات. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن بینەرێکمان پەیامێکی نردووە با ئەو پرسیار وەکو پرسیار هەناردیە لە ئێوەی کەم سڵاو ڕێز کاک حەسەن ڕەحمان پەنا جیا لە مانگرتن و چوونی سەر گڵکۆی شەهیدانی بزوتنەوەی ژینا سەردانی بنەماڵەکانیان ئایا دەکرێت لە شەقامیش ڕێپێوانی هێمنانە ئەنجام بدرێ یا لە سەعاتێکی دیاریکرا و لەسەر بانی ماڵەکان دروشم بدرێ ڕێبوار لە حەسەناوای سنە. زۆر سپاس بۆ کاک ڕێبوار ئەمە مانگرتن معناکەی بەخۆیەوەیەتی ڕێپێوانی هێمنانە لەکوێ لە لای جمهوری ئیسلامی لە دڕندەگی جمهوری ئیسلامی لە هێزێکی زۆر و زەبەند کەی ناوێت و لە ئامادە باشیدا لەم دوو ڕۆژەدا ئەوە نایەتەوە لەگەڵ نەفسی مانگرتن بۆ یەکانێ من پێم وابێ ئەوە ناکرێت بەڵام لەسەر بانەکان بە تاریکردنی هەوا دروشم بدرێت و ئەوە شتێکی دیکەیە ئەوە لە هیوادارم لە تارانیشە ئەوە بکرێت لە ئیسفان بکرێت لە شیراز بکرێت لە شوێنەکانی دیکەیشە ئەوە بکرێت بەڵام ئەوەی ئەو ڕۆکەمان مانگرتنە لە ماڵەکانمانەوە دوکان و بازار تەحتیڵکردن و ئەوە شێوەیەکی تر ئەوەی ئەو کاک ڕێبوار دەیڵێ شێوەیەکی ترە ئەوە دابنین بۆ کاتێکە کاتی خۆی بێ بەڵام ئەوە لەگەڵ ئەمەی ئێستا تەبانیەوە پێم وابێ نابێ ئەو کارە بکەین. بەڵێ کاک حەسەن پرسیارێکی ترمان باتوە لە شاری مەهاباد بەناو شەهروز سڵاو بۆ کاک حەسەن زۆر سپاس بۆ بەرنامەکانی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە پرسیارێکم ئەوەیە ئەگەر ئەم مانگرتنە سەرکەوێ ئایا فشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکان زۆرتر نابێتەوە؟ بە باوەڕی من فشارەکانی جمهوری ئیسلامی ئەوە مۆزوعێکی دیکەیە لەسەر حیزبەکان بەڵام جمهوری ئیسلامی یەک شتی لێ حاڵی دەبێ بۆ چەندومین جار ئەویش ئەوەیە کە حیزبە سیاسیەکانی کوردستان دابڕاوی کۆمەلگای کوردستان نین
حزب سیاسیەکانی کوردستان بەشێکن لەو کۆمەلگایە و ئەسقەزا بەشێک لەو فشارانەی کە جمهوری ئیسلامی دەیهێنێت بۆ ئەوەیە کە حزب سیاسیەکان دابڕێ لەو کۆمەلگایە، بەڵام هەرکەم لەو لایەنانە جێگە و پێگەی خۆیانیان هەیە و ئەوەی کە دەڵێن کۆمەلگای کوردستان سیاسیە، کۆمەلگایکی حزبیە و ئەوەی کێ لە تایبەتمەندیەکانیەتی و هەر ئەوەیش یەکێ لەو خاڵانەیە کە شۆڕشی ژینایشی بەهێز کردووە. ئەس قەزا مانگرتنێکی بەهێز، مانگرتنێکی سەرکەوتوانە پەیامێکیشە بۆ جمهوری ئیسلامی و دڵخۆشیێکیشە بۆ حیزبە سیاسیەکانی کوردستان و هەروەها پەیامێکیشە بۆ ئەمدی و سنوورەکانیشەوە کە ئەمانە پەنابەر نین، ئەمانە خەڵکانێکی لە شەڕ هەڵاتوو نین، ئەمانە تێکۆشەرانێکی سیاسین سەربەرزن کە 45 ساڵە سەریان بۆ کۆماری ئیسلامی دانەنەواندووە و بە یەقین هەتا تەمەنیشمان نابێت سەریش دانانەوێنین. بۆ یەکانی ئەو مانگرتنە بە یەک مەعنا بۆ حیزبە سیاسیەکانیش هەم ورەیە، هەم هێز و ئیمکانە، هەم پاڵپشتە و هەم جێگە و پێگەی ئەوانیش بۆ جارێکی دیکە و 100 جاری دیکەش هەم لە کۆمەلگای کوردستان لەو دی و لە باشوور لە ئاستی جیهانی لە هەمووی ئەوانە نیشان دەدات و بۆ یەکانی حیزبەکانیش ئەو فەراخانەیشیان داوە هەمویان ڕاستە کەسێک بەجیا داوێتی، بەڵام کۆدەنگی لەسەر خودی ئەم حرەکەتە بووەوە ئەوە بە قازانجی بۆ معنایە حیزبە سیاسیەکانیشەوە بە باوەڕی من جمهوری ئیسلامی ئەگەر ناچارەکە بەوەی کە بیر بکاتەوە ئەوە سنوورەکان نین، ئەوە ئەو تەلبەنەکان نین کە حیزبەکان دابڕێن. حیزب بیر و باوەڕە، حیزب ڕێبازە، حیزب سیاسەتە، حیزب استراتێژیە، کەسانێک ئەوە بەڕێوە دەبن هەرێکێک بە ناوێکەوە. بۆ یەکانێ بەوە بە جمهوری ئیسلامی بۆ 100مین جار نیشان دەدەین کە کۆمەلگای کوردستان حیزبیە و دەوری حیزب ئەوەیە کە ئەمڕۆکە چەخماخەی شۆڕەشەکەی لە سەقزەوە لێ دەدرێت کە خۆی شارێکی بە سابقەیەکی دوور و درێژ لە خەباتی سیاسی بە سیماهای ناسرا و خۆشەویستەوە بە تاریخێکەوە ئەو حرەکەتە لێدا. من پێم وابێ ئەمە تەنانەت بۆ حیزبە سیاسیەکانیش و بۆ کەسانی تریش لە دەوروبەریش بۆ هەموو لایەک حاڵی دەبن کە ئەو پەیامی حیزبە سیاسیەکانیش بووە و خەڵک گوێ لە پەیامەکانیان دەگرێت. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن. شۆڕشی ژینا ماوەی 2 ساڵە بەردەوامە، خۆشتان ئاماژەتان پێکرد تا ئێستا ڕژیم هەرچی کردوە نەیتوانێت سەرکوتی بکات. بەشێ لە قسەکانی پێشویشتان ئاماژەتان پێکرد ئۆپۆزیسیۆنی ڕاز لە تەیفە جۆراوجۆرەکان خەریکی ساختکردنەوەی بەدیلن. ئەم هەنگاوە چۆن دەبینن؟ ئایا بوارێک هەیە بۆ ئەوەی ئەوان بتوانن دەستکەوتێ دەستەبەرکەن؟ ئیمکاناتی مادیان، ئیمکاناتی تەبلیغاتیان، ئیمکاناتی بینەلملەلیان بەو معنا زۆرترە، بەڵام ئەوەندە پەراکەندە و بێسەرە و بەرەن، ئەوەندە بە معنایەک بڵێ بێڕەهبەرن یەک ناگرنەوە. ئەوان ئەینا ئەوان ئیمپریالیستەکانیان لە پشتە، دەوڵەتهای غەربی بەنەوەیەک پشتیوانیانەکە، بەشێک لە جەرەیانی لیبراڵی کە لە جمهوری ئیسلامی بڕاوە چوەتە دەرەوە لەگەڵ ئەوانە بەیەکەوەن و حولێکە دەن، بەشێتر لەوانە کە ئیسلاحخوازانی ناو حکوومەتین لەگەڵ ئەوانە نزیکایەتی دەکەن و تەنانەت لە خۆڕایی نییە خۆ بەشێک لەوانش لە دەرەوە مەسەلەن پەیام دەنێرن کە ئەرتەشیش و سپای پاسداران و ئەوانش بەشێکن لە خەڵکی ئێران، تەنانەت لە ناو حیزبایی بەداخەوە کوردیشە قسەی وا بیسراوە کە لە کوردستانی چالاکی دەکەن. بۆ یەکانێ بەو لە حەزانە و بەڵام مەسئلەی مهم ئەوەی وەختێک کە باسی ئینقلاب دێتە پێشەوە، ئینقلاب فقط ڕووخاندن نییە، ئینقلاب بنیادنانیشە. حزبی لیبراڵی ئێران، ئەحزابی ڕاستی ئێران، پرۆغەربیەکەی و پرۆ هەر جێگایکی تریشی بێ لە باری اقتصادیەوە بەرنامەیەکیان بۆ دواڕۆژی ئەو جامعەیە نییە. بەرنامەی ئەوان هەر هەمان بەرنامەی نێئۆلیبراڵیە کە ئەمڕۆکە لە دنیا دەچێتە پێشەوە. هەرو بەرنامەیە کە لە وڵاتانی عەرەبیشە کە بەهاری عەرەبی دەستی پێکرد بردیانە پێشەوە. وەزعی عێراق تمەشا بکەن، وەزعی میسر تمەشا بکەن، وەزعی تونس تمەشا بکەن، شوێنەکانی کە چاولێکن. لە هیچ کام لەوانە ئەوان نەیانتوانی لەو خاست و متالباتی سەرمایەداری، لە خاست و متالباتی سیستمی نێئۆلیبراڵی ئەمڕۆکە کە قسەی یەکەم دەکات لە دنیادا، لە خاست و متالباتی بانکی جیهانی و ئەوانە بڕۆنە پێشەوە. ئەوەی کە مەسەلەن بە ناوی منشوری ماسا هات، ئەوەی کە بە ناوی جبهایەکی تر ئەنواعی سازمان و جەرەیاناتی لیبراڵ و سەڵتەنە تەڵەب و غەیرە سەڵتەنە تەڵەب و مەشروتەخا و ئەوانە لە ئاستی ئێران هەن، بۆچی نابن بە بەدیل؟ بۆ ئەوەی کە خەڵکی ئێران ناتوانێ متمانە بکە بەوەی کە ئەوان فقط سەدوی گوێلاکی ببورن، کۆماری ئیسلامی و ڕەنگ و ڕواڵەتی مەلاکان لابن
بەڵام کەسانێکی دیکە بە کەراواتەوە بێنەوە هەر ئەو بەرنامە و سیاست و ڕێبازە برن سپای پاسدارانی ئیسلامیەکەی لێ بکەنەوە حکوومەتی ئیسلامی دموکراتیکێکی پێوەنێن ئەوەی کە مجاهدین دەیڵێ بۆیەکانی ئەمڕۆکە بە تایبەت خەڵکی ئێران کە لە 100 ساڵ و 150 ساڵی ڕابردووە دوای ئینقلابی مەشروتیەت هەر 30 ساڵ جارێک حرەکەتێکی گەورەی کۆمەڵایەتی کردووە و ئەمڕۆکە بە باوەڕی من لە بانترین ئاستی هۆشیاریدایە لە بواری سیاسی لە بواری ئەوەی کە 40 ساڵە ئاینی شیعە 400 ساڵە ئاینی شیعە لەم کۆمەلگایەدا لەسەر یەکی داناوە بەڵام خەریکە هەمووی دەڕوخێ لە دڵی ئەم شۆڕشەدا و لە دڵی جمهوری ئیسلامیەکی دەوڵەتێکی فاشیستی مەسەویدا بە باوەڕی من هەمووی ئەوانە نیشانی دەدات کە لایەنی لیبراڵ زعفەکەیان ئەوەیە جوابیان بۆ متالباتی دوا ڕۆژی و خەڵکە نییە جوابیان بۆ مەسئلەی ئاینی جیای تەنانەت دین لە دەوڵەت نییە ئەگەر دەیڵێن زۆر پابند نین بی مەسەبی شیعە سبحەینە دەکەنەوە بە ئاین لەو جامایەدا جوابیان بۆ کەمایەتێنەتەوەیەکان لە ئێرانە نییە دەسەڵاتێکی تۆکمەی مەرکەزگەرایان دەوێت کە لەوێدا هەر ئەو قودرەتە دەبێت لە دەست ئەو لایەنانەدا بێت کە یا شا بووە یا دەسەڵاتی ئیسلامی بووە بۆیەکانی ئەوان لەو بابەتەوە نەیانتوانیەوە ناتوان ئەو یەکگرتوویە لە ناو خۆیانە دروستکەن هەر لە دڵی ئەو وەزیەتەدایە کە بە باوەڕی من جەرەیانی چەپ شانسی هەیە کۆمۆنیستەکان شانسیان هەیە تەبەقەی کاریگەر شانسی هەیە بەڵام بەداخەوە ئەم بەشەیش هێستا کوونێ ئەو موقعیەتە ئیجتیماعیەی کە دەبێ بیبێ لە ناو تەبەقەکەی خۆیدا هەم تەبەقەی سەرمایەداری ئێران باوەڕی بە لیبراڵەکان و سەڵتەنەت خوازەکان و مەشروتە خوازەکان نییە هەم تەبەقەی کاریگەر و زەحمەت کێشەکەی هێستا کوونێ چەپی بە عنوانی بەدیل و ئەڵتەرناتیڤ و خۆی بە ڕسمیت نەناسیوە کوردستان فەرقی هەیە لە کوردستانە چەپی سۆسیالیست چەپی کۆمۆنیست کە لە کۆمەڵەدا خۆی نیشانداوە ئەزمموی هەیە تاقی کراوەتەوە خەڵکی کوردستان سەری پێدەستپێرێ بە دلیلی ئەو تایبەتمەندیانەی کە پێشتر ئیشارەمان پێکرد چ لە خەباتی مەدەنیە چ لە خەباتی چەکداریە چ لە ئیدارەی جامعەیە چ لە ڕازگۆییە چ لە بێتەوهمی بە لیبراڵەکان و سەڵتەنەت خوازان و حکوومەتی کۆماری ئیسلامی چ لە ڕووداوەکانی منتەقەدا هەمووی ئەوانە بۆیەکانی من پێم وابێت ئێستا لە حاڵی حازرە هەردوو لا حەولەدەن بۆ بەدیل ببن بە بەدیل بەڵام ئەوان ئەو ئیمکاناتیان لەوەی کە دەستگاهای عەزیمی میدیایی لە پشتیانە مشت تەلەڤیزیۆنە فارسی زمانەکان کەن چی دەکەن بۆ کوڕیشە هەموو ڕۆژێ بە جۆرێک ئەگەر دەش قۆزەکەی بڵاو دەکەنەوە هەر ئەو وەختی ئەو دەورانەی کە بۆ خومینیان دەکرد چەندین کاناڵیان لە اختیار ناوە لە نەهاتای ئیمپریالیستیە بانگی دەکەن و قسەیە تەرەفداران یا کەسانێک کە لەوان نزیکن بەڵام ئەو ئیمکانە بۆ چەپەکان نییە بۆ کۆمونیستەکان نییەوە ترسیان هەیە لەو بەشە ڕادیکاڵی جامعە بەڵێ کاک حەسەن دوو پرسیارمان بۆاتوە لە ناوبایەکێکیان پرسم لێزان بینەرێکمان نووسیە سلااو ڕێز لە سنەی سوور پرسیارێ بۆ ئەحزاب یەک ناگرن بۆ پێکەوە نایەن بۆ یەک قۆڵی لە یەک ئاگادارمان ناکەنەوە مانگرستنێکی گشتی سەراسەری ئیعلام بکەن دەزانی بەڕاستی ئەوە کە یەک ناگرین بارهاوتومانە یەکگرتن لەسەر شتی مشەخەص لەسەر بەرنامە دەکرێت لەسەر سیاست دەکرێت لەسەر استراتێژ دەکرێت لەسەر تەنانەت کاری تەشکیلاتی دەکرێت لەسەر هەڵوێست و تاکتیکی لەسەر زۆر ژەک دەکرێت حیزبەکان لەو بابەتەوە زۆر لە یەک جیاوازن و بە نەزەری منەوە ئیشکالی نییە نابێ خەڵکی کوردستان ئەوە بە عیبە بزانێ ئەس قەزا عادەتی پێ بکە بە ڕسمیەتی بناسێ ئەو کۆمەڵگایە تۆشای دنیای دەوروبەرمان کن هەرا لەو عێراقەدا حەشتی شعبی لە 72 گروپ دروست بووە ئەوە بەشی نظامیەکەیتی ئەڵبەتە ئەحزابی سیاسی شیعە 15-20 دانە گروپ و سازمان و ڕێکخراون ئەوە لێرە بڕۆنە ئەولاترەوە بچنە ئەوروپا دە 15 دانە حیزب لە وڵاتی وەکو سوئێدا هەیە کەس پیان ناڵێت ئەرێ حیزبانە بۆ یەک ناگرنەوە دەزانم ڕۆحی وحدەت تەڵەبی و وحدەت خوازی لە ناو کۆمەڵگای کوردستاندا هەیە و باشیشە بۆ ئەوەی کە تەوەقعیان هەیە بۆ ئەوەی کە خوازیاری گەیشتن بە مافەکانیانن بەڵام آخر لایەنێک کە دوو جەمسەری جیاوازی سیاستن دوو جەمسەری جیاوازی استراتێژی جیاوازن دوو بەرنامەی جیاوازیان بۆ ئێستا و دوا ڕۆژی ئەو کۆمەڵگا هەیە چۆن نەتوان یەک بگرنەوە پس ئەوە ناتوانێت دلیل بێ بەڵام ئەوەی کە گرینگە ئەوەیە کە لەسەر خاڵە ئەسڵیەکان بتوان هاوکاری بکەن مەسەلەن ئێمە بۆ ئەم مەسئلەی مانگرتنە تەمان حەولماندا کە تەنانەت ڕاگەیاندنی هاوبەشیش بێ بەڵام نەبوو هیچ عیبێکی نییە هەموو حیزبەکان هاتنە پای
دانێ درەنگتر هاتوو ممکنە بڵێ پێش هەمووشیان وتومە قەیناکەەوە بە ئەو نوعزیرێکیانش ببێ بەڵام ئەوە مهم نییە مهم ئەوەیە کە هەموو حیزبەکان لە وەختێکا کە پێویستەکە کۆدەنگ بن هەر کەس با سیاسەتی خۆی بڵێ ممکنە ئێمە نەتوانین لەگەڵ فڵان حیزبە بەیەکەوە ئیتلایەکی هاوبەش بین یا مەخرەجی مشترک لە داخوازەکانمان بگرین بەڵام نەفسی ئەوەی کە دەڵێن مانگرتن با حیزبی دموکرات بە ئەدەبیاتی خۆی بیڵێ کۆمەڵە بە ئەدەبیاتی خۆی بیڵێ پژاک بە ئەدەبیاتی خۆی بیڵێ فڵان حیزبی تر بە ئەدەبیاتی خۆی بیڵێ ئەمە ئیشکالی نییە ئەمە نابێ بکەین بە زەعف لە حیزبەکان بەڵام لەو جێگایەدا کە تەگڕەوی دەکرێت لەو جێگایەدا کە ئەو ڕۆحی وەحدەت تەڵەبیە لە بەرچاو ناگرێ ئەوە خراپە لەو جێگایەدا کە دێتە سەر ئەوەی کە حیزبەکان مەسەلەن هاوکاری بکەن بۆ ئەوەی کە سبحینێ ئەمری ئیدارەی جامعە لە کوردستان ئەمری گشتمان بێ دەست بردن بۆ چەک نەبێت نازانم لە خەتەرێ مەترسیە کە بۆ لایەنێ دێتە پێشەوە لایەنێکی تر خۆی لێ بێدەنگ نەکات دوای مانگێکی ڕاگەیاندنێک نەدات و قسەیەک نەکات و مەحکومی نەکات ئەوانە مهمە کە لەسەر ئەو شتانە کۆدەنگی ببێ ئەینا لە بین حیزبەکانە هاتوچۆ هەیە دیدار هەیە یەکتربینین هەیە بەدەم یەک چوونەوە هەیە ئەوانە باشە ببێ وە کۆمەڵە بۆ خۆی پێشتاز بووە لەو بابەتەوە بەڵام خەڵکی کوردستان دەبێ عادت بەو جیاوازی دەبێ قبوڵی بکەن حزب هەیە کە سبحینێ تەرەفداری مالیکێتی خصوصیە حزب هەیە لە کوردستانە ناوەندی مامۆستایانی ئاینی دروست کردووە حزبی شەیە ڕێکخراوەهای کرێکاری و ژنان و خەباتکاران ئەوانە دروستەکە دێم دوانە چۆن دەخەیتە یەکتریەوە حزب هەیە باوەڕی بە تێکەڵی دین و دەوڵەتی هەر لەو کۆمەلگایەدا لەسەر ئەوە کارەکە حزبی شەیە دەڵێ ئاین دەبێ بێ بە ئەمری خصوصی لەو جامعەیەدا هەر کەسێک ئاینی هەیە نەدەبێ بێڕێزی پێ بکەی نەدەبێ ئیمکاناتی دەوڵەتیش بخێتە اختیاریەوە با کاری خۆی بکە بۆ یەکانی ئەمانە دەبێ تەفاوەتە سیاسی تەبەقاتی ئیجتماعی ئەوانە لە کۆمەلگای کوردستانە قبوڵ بکەین ڕێزی لێ بگرین بەڵام هەر کەسێکیش بە فکری خۆیەوە ئەوەی کە گرنگە هەمومان پابند بین بە ئازادی پابند بین بە دموکراسی پابند بین بە حەقی ڕێکخراوبوون و ڕێکخراو نەبوونیش بە ئازادی قەڵەم بە ئازادی گفتمان و قسەکردن و هەمووی ئەوانە گرنگە بە باوەڕی من نەکەوەی هەموو جاری ڕەخنە بگرین بۆ یەک ناگرن بە دلیلی شتی واقعی یەک ناگرین بە دلیلی ئەوەی حزاب لە ئەمریکای ژیان لە ئەوروپای ژیان لە ئەفریقاش بە وەزیەتەی و لە ئاسیا لە هەموو جێگایەکە حزب جوابدەرەوەی نیاسای کۆمەڵایەتیە ئەگەر حزبی اجتماعی و تەسیرگوزار بێت ئەگەر حزبێکی هیچ کۆلەی چەند نەفەریش بێت ئەوە حسابی بەو شێوەی بۆ ناکرێت. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن بینەرێکی ترمان لە حەسەناوای سنە پەیامی ناردووە سلااو و ڕێزمان دوو نەبن دەڵێم کاک حەسەن ئێمە سۆزی فقط مانگرسن بەرەو پێشبین یا ئاگری شۆڕش ڕۆشن بکەین شاهۆ لە حەسەناوای سنە. سپاس بۆ کاک شاهۆ پرسیاری کاک شاهۆم لە پرسیارەکەی کاک ڕێبوار لە بەشێکی تری پێشتر هەرە و پرسیارە بووە لە حەسەناواش بۆ گەریشتبانەکەم دایەوە ئەم ئاگری شۆڕەشە هەر بەردەوامە دەبێت گەشەداری بکەین بەڵام بەیانی ئەس قەزا ئەو مانگرتنە لە نەزەر ئێمەوە بۆ ئەو وەحدەت بۆ ئەو یەکگرتووی بۆ گەشانەوەی ئاگری شۆڕەشی دوا ڕۆژمانە ئەمە بۆ ئەوە نییە خەڵک بنێرینە ماڵەوە بەرعکسی ئەو کەسانێکەوە تەبلیغاتەکەن بەرعکسی جەماعەتێک کە خۆشیان پێ ئۆپۆزیسیۆنە بەڵام دەڵێنەوە هەموو جارێ خەڵک دەنێرنە ماڵەوە نە قسەیەکی زۆر بەناوبانکەیە دەڵێ مانگرتن مەدرسەی ئینقلابە ئێمە دەمانەوێت خەڵک لەو ڕۆژەدا بیر بکەنەوە هاوکار بن لەگەڵ یەکتری قسە بکەن ئەم مانگرتنە قەدەمی بەعدیەکەمان چییە نەتەنیا لە کوردستانە کەوتم یەکێ لە خاڵەکانی ئەتوانم بڵێم زعفی شۆڕشی ژینا ئەوە بوو کە ئەو فیداکاریە کە کوردستان کردی شوێنەکانی تر نیان کرد دەبێت بۆ جێگاکانی تر ئەو ئاگرەی کە ئەو بەڕێزە دەیڵێت لە شارە گەورەکانە بە تایبەت تاران کە مەرکەزە و هەم مەرکەزی دەسەڵاتە هەم مەرکەزی هەموو شتێکی ئەو وڵاتەیە ئەو ئاگرە دەبێت زیاتر لەوێ بکرێتەوە بۆ یەکانی هەموو شتێک نابخەینە سەر کوردستان و ئەم ڕۆژە ئەو ڕۆژەیە کە دەبێت بیر لە حرەکەتەکانی دوا ڕۆژمان یەکگرتوویمان بۆ ئەو کارانەیە. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن ئاخری شۆڕژگەڕانەی خەڵک ئێران تا ئێستا بەبێ ئەوەی خاوەنی ڕێبەریەکی یەکدەست و بەهێز و سەربەخۆ بێت بەرەو پێش چووە ئایا ئەمە وەکو خاڵێکی لاواز نابیندرێت و کاتی ئەوە نەهاتووە هەوڵ بدرێت ببێتە خاوەن ڕێبەریەکی شیاوی ئەم شۆڕشە؟ بە باوەڕی منەوەیکە لە خاڵە لاوازەکانی بزوتنەوەی ژینایشە ڕاستە ئەو بزوتەوەیکی شەبەکەیە بزوتنەوەیەکی
بەو معنایی کە مەسەلەن بڵێن ئێستا ئەوە ڕەهبەریەکەی فلان حیزبە فلان کەسایەتیە یا بە ناوی ئەوە پەیام بدرێت و ئەو بیباتە پێشەوە ئەوە نییە. بەڵام من پێم وابێت بۆ شەرایەتی ئێستای ئیستبدادی و دیکتاتۆری جەمهوری ئیسلامی شەبەکەی بوونی ئەو ڕەهبەریە مجموعەیەک لە شەبەکەهایە کە بەیەکەوە وەسڵ بوون و هەن ئێستا لە کوردستان لە خارجی کوردستان لەگەڵ دنیای دەرەوە فکر وەرەگرن تەبادلی نەزەرەکەن ئەزمون دەگۆڕنەوە هەمووی ئەوانە باشە. بەڵام لە نەهایەتدا ئەو جامعەیە لە ڕێگای ڕەهبەریەکەوە دەچێتە پێشەوە. ئەوە ئێستا مەسەلەن تۆ تماشا بکە انتخاباتی ئەمریکا تماشا بکە دوو حیزبی سەرەکی تا ئێستا سنەتی هەچیەکەی ئەمە قبوڵمان نین بەشایەکی جۆراوجۆر لە شاخایەکی ئیمپریالیستین، بەڵام بەبێ حیزب بەبێ نەهاتایەکی ئیجتماعیەوەی کە پێی دەڵێن کۆمەلگای مەدەنیەکی بەهێزی ڕەخنەگر داهاتووی هیچ شۆڕشێک بە سەرنجام ناکات. ئەس قەزا یەکێک لە زعفەکانی بەهاری عەرەبی هەر ئەوە بوو، هەر ئەوە بوو کە ڕەهبەریەکی شۆڕشگێڕ و ڕادیکاڵ و لە خۆبردووی نەبوو کە بتوانێت ئەوە بەرێتە پێشەوە. زۆرێک لەو انقلابانەی کە بە سەرنجام گەیشتون ڕەهبەری بووە. ئێتمەشای انقلابی ئۆکتۆبرکەن ڕەهبەریەکی وەکو حیزبی بلشویکی هەیە، تماشای تەنانەت کۆماری ئیسلامیەکی سەرکوتکەرکەن خۆمەینی دەبێت بە ڕەهبەر کۆنەپەرستێکی ئاوا زدی ژنێکی ئاوا زدی کەمایەتێنەتەوەی ئاینی هەچیەک بڵێن لەو کۆمەلگایەتە دەبێت بە ڕەهبەر. بۆیە کۆمەلگایە بەبێ ڕەهبەریەک، بەڵام ڕەهبەریەکی ڕادیکاڵ، ڕەهبەریەکی شۆڕەژێر، ڕەهبەریەکی بە پلان، نەک ڕەهبەریەکە ئەگەر ئەمڕۆکە بوو بە ڕەهبەر تا ئەبەد نەتوانی. بۆیە لە نەزەر ئێمە ئەو ڕەهبەریە ڕەهبەرێکی شوراییە، ئیدارەی جامعە لە خوارەوەی ئەو کۆمەلگایەیە. وەس قەزا شۆڕشی ژینا بۆ ئەوەیە، شۆڕشی ژینا هەم شعاری ژن، هەم شعاری ژیان، هەم شعاری ئازادی دقیقاً لەو پێناوەدایە. لەو ڕەهبەریە سنەتیە سەرکوتکەرە درێژماوەی دەیان ساڵەیە لەوە گوزەر بکات. نەخشی ژنان نەخشی جوانان لەو شەبەکانەدا و لە شوراکانە سبحەی نەمعنا پەیدا دەکات. تەنانەت ئەو ڕەهبەریەی کە مەسەلەن بەناو لە پارلمانەکانە هەیە ئەوانە هیچ کامێکی ئەو ڕەهبەریە نییە کە بتوانێت 4 ساڵ جارێک چۆ دەنگەکەت بدە کابرا دوای 4 ساڵەگەر جوابێکی داوە یان نەیداوە. ڕەهبەریەکی کە ئێمە پێ دەڵێن ڕەهبەری شورایی لەوەدا نییە کە تۆ فقط دەنگ دەدەی بەوەی کاڵی دەبژێری، ئەس قەزا لەوەدایە کە دەنگ دەدەی عەزلیکەی. جا ئەوە مانگی جارێکە 6 مانگ جارێکە ساڵە جارێکە قودرەت لە دەست خەڵکایە. ئەوە یەکێ لەو تایبەتمەندیانەیە کە جنبشی ژینا و جنبشایەکی لە خوارەوەی ئەو جامعەیە حەولی بۆ ئەدەن و ئەو جنبشە بێ ڕەهبەر نییە. لە سەدری ئەو حرەکەتانەیە شوراکانن، لە سەدری ئەو حرەکەتەدا ئینسانهایەکی ڕادیکاڵن، ژنە جوانە کەمایەتیەکانن، کەسانێکی خۆنەویستن، نە کەسانێکی گیرفان پڕکەر، نە کەسانێکی بۆ بنەماڵە و ئایلە و کەسوکاری خۆیان و بۆ ئەوانە باوک بۆ کوڕەکەی و بۆ کچەکەی. حزب بۆ مەسەلەن فقط کەسانی ئەگەر حزب ناو جامعەدا ڕێینێناوە دەبێت بچێت بزانێت زعفەکانی چی بووە، نەگەوەی بە قودرەتی خۆی و لە باوکی و پێی گەیشتووە و باوکی سەرۆک باویش تاکوێ دەمێنێ هەر سەرۆک دەبێت. ئەوە نا، ئەوە لەو سیستمەدایەکە شتی وا هەیە. لە سیستمێکی شۆراییدا هەر وەختێک ڕائیداهەندە ئێرادەی کە دەتوانێت ئەوانە بگۆڕێ. بۆ یەکانە با بە باوەڕی من یەکێ لە زعفەکانی ئەم جنبشە ئەگەر چی وتم بە لەحازێکەوە موسبەت بووە ئەو ڕەهبەری شەبەکەیی ئەو جنبشی ژینا ناکرێت بڵێ بێ ڕەهبەر بووە. ئەو فەرەخانانە ئەو ئێترازان ڕاستە بەشی ئەسلیەکەی حیزبەکان و خەڵچاو لە دەمی ئەوان دەکەن و ئەوە، بەڵام لە عینی حاڵیشا ڕەهبەرانێکی لەناو ئەو جنبشەدا بوون پەروەردە بوون هەن خەڵگویان لێ دەگرێت. هەرەوەی کە لەسەر قەبرستانی ئایچی لە ساڵ ڕۆژی ژینادا کەسانێک دێن لەوێ قسە دەکەن و ئەو درۆژماخەنە سەرزاری خەڵکەوە لە خۆڕاییە حاصلی 40 ساڵ خەبات و تێکۆشان و زەحمەتەکە ئەوانە دروست دەبێت. بنابەرین ئەو جنبشە ڕەهبەری خۆی دروست دەکات. ئەو جنبشە بەڵام ئومێدەوارم ڕەهبەریەکی لەو ڕەهبەرنەوە ڕەهبەریە سنەتیە کە بووە بەو معنا نەبێت، بەڵکو ڕەهبەریەکی ڕادیکاڵ شۆڕژگێر خەمخۆری خەڵک ڕەهبەریەک بێت لەو کەسانەی کە لەنا ئەو جنبشەدا فیداکاریان کردووە، کرێکاران، ژنان، جوانان، توێژەکانی خوارەوەی کۆمەلگا ئەوانە بن کە لە مەنفعەت و مەسلحەتی مادی و سیاسی خۆیان بتوان دیفاکەن و وێنەری واقعی و خەڵکیش بن. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن. بینەرێکمان لە شاری سنەوە پەیامێکی هێناردوو بە زمانی فارسی من دقی پەیامەکەی خوێنمەوە. سلام رفقا، امروز زیاد گشتم ولی خیلی از مردم ناراحت بودند. میگفتند چند ماه ما اعتصاب و اعتراض کردیم، چرا کماله و دموکرات و پژاک
نیومدن پشت قضیه؟ چرا یک پلتفرم مشترک ندادن؟ چرا فراخوانشون یکی نبود؟ مگه وجه مشترک ندارن؟ سنەی سوور بەڕێزە من لە پرسیارەکەی پێشوشە ئیشارەم بەوە کرد قەراریش نییە هەر کەسێک بۆ خۆی هەڵسێک کاغەزێک ڕاگەیانێکدا بڵێ مانگرتن ئێمە بچین پشتی ئەوە بگرین مانگرتن معنایی هەیە ئەوەی ئەر لێرەدا معنای ڕاهبەریش معنا پەیدا دەکات جایگای حیزبی سیاسیش معنا پەیدا دەکات بۆ ئێمە قەت وەک خۆمان وەکو کۆمەڵە هەتاکوێ نەزانی ڕۆژانە دەیان ڕاگەیاندن بەڵاو دەبێتەوە نازانی ئەوە مەسەلەن حیزبێکە دەیکات نازانی کەسانێکی چێن ئەوانە دەکەن هەدەفیان چییە لەو کارە خۆر کەسێک هاتووتی مانگرتن کۆمەڵە و دموکرات و پژاک و بە قەولی ئەو بەڕێزە پێم چنە پشتی ئەو لە جێگای خۆی نییە بۆی کارێ من دەڵێم دەبێت حرەکەتێک دەبێت ئێستا و داهاتوەکەی و هێزی بزوێنەرەکەی و بەرەوچۆی دەبێت هەموو ئەوانە بخوێنیتەوە خەڵکیش عادەتیان کردووە بەوە خۆ زۆر کەسی لە دەرەوە دانیشتون و ڕۆژانە فەرمان دەدەن بە خەڵکی کوردستان بۆ جوابیان نادەنەوە ئەنواعی حیزبیش بوون فەرمانهای ئەتراز و اعتصاب و بڕژێنە خیابان و مەڕژێنە خیابان و چی بکەن و ئەوانیان کردووە بۆ جوابیان نادەنەوە بۆیکان خەڵکیش دەزانێت ئەو لایەنانەی کە بەرپرسن مەسئولن بە تایبەت بۆ کۆمەڵە لایەنی جۆراوجۆری حرەکەتێکە قەرارە بڕیاری لەسەردە دەیخوێنێت هەر بۆ ئەم مانگرتنە کە ئێمە تەسمیمان گرت بڕیارەکەی بدەین تەسمیمان کرد پشتیوانی لەو حرەکەتانە بکەین کە لە ناوە خەڵکوانی بۆ ئامادەکەن لەگەڵ دەیان کەسی وەکوەر ئەو بەڕێزە و کەسانی دیکە قسەمان کردووە کەوتویانە بەڵێ زەمینەکەی هەیە مەجالەکەی هەیە ئەوە لە واقعدا لێدانی جرقەیەکی تری شۆڕشی ژن ژیان ئازادیە بەعتماد بەوانە کردومانە خۆڕوا لە خۆماندانە نشتوین لێرە لە بارەگاکانی خۆمانە فەرمانێکمان دەرکرد بێت و ئاگامان لە جامعەکەمان نەبێت ئاگامان لە جوڵەی ئەو جامعەیە و لە حرەکەتەکانی و لە نیازەکانی و لە چی دەوێت لە هەمووی ئەوانەی شەیە بۆ یەکانێ خەڵکی جواب دەداتەوە ئەوە نیشانی دەدات کە حزبی سیاسی مەسئول حزبێک نییە هەموو ڕۆژە فەرمان دەربکات بەڵکو دەبێت فەرمانەکانی دەبێت قەرارەکانی دەبێت بڕیارەکانی دەبێت پرۆژەکانی لە خزمەتی ئەو خەڵکەدا بێەوە بتوانێت جوابی نیازەکانی ئەوی تێدا بداتەوە ئەو لایەنی تری زۆرن لە کوردستانە ئەو سێلایەنێش خۆ جیاوازی فکر و شتانەی کە پێشتر عەرزمکردن هەیە و نامێت دووپاتیکەینەوە بەڵێ زۆر سپاس کاک حەسەن من زوو ناو قسەکانتانە پێم وا بووتەوە بۆ قسەکانتان بینەرێکی عزیزمان نووسویەتی سلااو ڕێز ما جوانان انقلابی سنندج محله بهاران سنندج فردا بعد از پیروز شدن اعتصاب در تمام محله های سنندج ایجاد آتش و راهبندان خواهیم کرد بژی کۆمەڵە بژی کۆمۆنیست سپاس بۆ ئەم بینەرە دیکەتر لە بینەرانمان پەیامێکی ناردووە باویش خوێنمەوە نووسیوێتی باین همه فشارها که برای هممون اومده شماها چرا حاضر با او نووسی با همکاری به همکاری نیستید مردم حاضرن با هم همکاری کنن ولی احزاب چرا کار نمیکنن مردم دلنگرانن سنەی سوور سپاس بۆ سنەی سوور لەسەرەوە زۆر قسەمان کرد پێما دەبێت هۆکارە سیاسیەکانی لێک بدەینەوە بە احساساتەوە ناتوانین ئێمە هاوکاری دروستکەین هاوکاری دەبێت لەسەر ئەمرێکی واقع بێ مەسەلەن ئێمە لەسەر ئەو خاڵانەی کە عەرزم کردن لەسەر ئەمری ئەوەی کە ئازادی لەسەر ئەمری بەرابەری لەسەر مافی ژنان حازری لەگەڵ ئەو حیزبانە دانیشین هەمومان بێک ئەو سەنەدانە ئیمزا بکەین بەڵام لەسەر شتێکی تر کە ناممکنە لەسەر ئەخر کەسێ بچێ بۆ منشوری مەحسا و کەسێ چاوێکی لە سازمانی مجاهدینی خەڵک بێت و کەسێکە لە جبهەی لیبراڵەکان نابێت و لەگەڵ کەسێکی تر هەموو هێز و ئومێد و ئیتکاکەی بە خەڵکە ڕەش و ڕووتی وڵاتەکەی خۆیەتی دەتوان ئەمانە بەیەکەوە بێن شتی هاوبەژی امزا بکەن ناکرێ ئەوە ممکن نییە بۆی خان ببینیم لەسەر ئەوە تەوەقوعەکە مەتراکەین زۆر سپاس کاک حەسەن پەیامی زۆرتراتەوە با پرسیارێکتانێ بکەم جا دوایی ئاچمە سەر و پەیامانە کە بینەران نەینێرن پێویستە ئەم شۆرشە لە ڕەوتی بەرەو پێشچوونی خۆیدا هەرچی زیاتر جەماوەری ببێتەوە وا دروشم و داخوازیەکانشی شۆڕژگەڕانتر و ڕادیکالتر ئەو کارانەی دەبێ بکرێت بۆ دەستەبەربوونی مامانجە کامانن بەڕایەوە نەفسی جەماوەری بوونەوەی هەر بزوتنەوەیەک هێزی بزوێنەرەکەی ئەو جامعەیە من پێما بێ بەشێکی زۆر لەو تێکۆشەرانە لەو هەڵسوڕاوانە کەلنا ئەو بزوتنەوەدا قەراریان گرتووە هەرەوەی کە ئەمڕۆکە دەیکەن بەشێکی هەر بۆ جەماوەری بوونەوەی ئەو بزوتنەوانەیە ئێوە تماشا بکەن بە پانتایی من ناڵم تەنیا کوردستان ئێران حرەکەتهایەکی عەزیم ئەمڕۆکە لە ئارادایە لەو ئەترازەیە کە بە نەبوونی بەرق دەکرێت کە ڕۆژێ 3-4 ساعت لەو گەرمایەدا بەرق نەبووە لەو ئەترازاتانەی کە بە
بازنشستەکان دەیکەن، خانە نشینەکان دەیکەن، لەو اعترازاتەی کە پەرستارەکان دەیکەن، لەو اعترازاتانەی کە کرێکاران و کرێکارانی نەوت لە جنوبی ئێران کردویانە، لەو اعترازاتانەی کە لە کرماشان و سنە و معلیمان و ئەوانە خەریکن ڕۆژانە لە بەرابەر دەم و دەستگاهای حکوومەتی و ئاموزش و پەروەرش ئەوانەدا دەیکەن. ئەوانە هەمویان ئەو جۆگەلانن کە سێڵاوێکی گەورە دروستەکەن. دەبێت چی بکرێ؟ دەبێت پشتیوانی لەوانە بکەین. بۆچی دەبێت لەبەر ئاموزش و پەروەرشی سنەدا فقط چەند سەد معلم کۆبنەوە؟ بۆچی شارێک نەچێت دیفاع لەوانە بکە؟ بۆچی بە هەزاران لە شارێکی وەکو سنەدا دەیان هەزار خوێندکار هەیە؟ ئەو خانەوادانە بۆ ناچن پشتیوانی لەوانە بکەن؟ بۆ یەکێ لە ڕێگاکانی قوڵبوونەوەی ئەو جنبشە، سەرتاسەری بوونەوەی زیاتری ئەو جنبشە، هەمەگیربوونی زیاتری ئەو جنبشە، جنبش کاری مەجموعەیەکی نخبە نییە، مەجموعەیە قارەمان نییە کە خۆیان ئەوە خەریکن لە بەرابەر تەواوی دەستگای ئیستبدادا ڕاوەساون و ڕاپێکی زیندانەکانیان کرد. ئەگەر ئەو ڕۆکە لە سنە کەس گیراوە، ئەگەر ئەو ڕۆکە لە بانە کەس گیراوە، ئەگەر لە بۆکان دایکی ژیان مەختکروی گیراوە، ئەگەر لە شارەکانی دیکە هەڕەشە دەکەن دەبێت جوابیان بدرێتەوە. ئەوە جنبشە توودەیەکە. ئەگەر کاک ئەمجەد و دادە موژگان لە شاری سەقز دەڵێن مەراسمی کچەکەمان بە عەلەنی دەگرین، ئەو فەراخانە بۆ بەشداری لەو مەراسمەیە. خۆ کارتی تەبریکیان دانەدانە بۆ خەڵکی کوردستان نەناردووە، دێ هەمومان بچین لەو مەراسمەیە بەشداری بکەین. قەیناکە ئاوی سەدەکەیان بەرداوەتەوە، سەد شوێنی تر هەیە، لە دیوی ئەو دیوی ئایچیۆ بینەوە بۆ ئەوێ، لە ڕێگاکانی ئەولاتر و ئەملاترەوە و لە پشتی مامەشا و ئەنواعی جێگای تر لەو دەوروبەرەوە بچین بۆ ئەوێ. ئەو فەراخانێکی داوە بۆ تەوەلود، بۆ گیانبەختکردنی منداڵەکەیەتی داغدارە، بە 150 کەس لە ئەرزی ئەو 2 ساڵەدا داغدارن لە کوردستانە. دەی بڕۆن هەمومان بێکو بچینەوە مەراسمانەدا بەشداری بکەین. ئەو جنبشە ئاوا توودەی دەبێتەوە، جیاوازدەوە خەباتی سنفیش هەیە، خەباتی کرێکاری هەیە، خەباتی ئەو ژنەی کە پەچەکەی فڕێدەدا، نەڵێن وەڵا ئەوە کچی فڵان کەس بووە و هەتا بە زمانێکی نەختێ سووک چاوی بکرێت. ئای ئەوە ئەحساساتی براکەی بجوڵێتەوە، ئەحساساتی باوکی، دەبێت وە قارەمان چاوی لێ بکە. بەڵێ کچەکەی من قارەمانە، چووە بەگشت ئیستبدادێکی وەکو جمهوری ئیسلامیدا، دەبێت ئاوا چاوی لێ بکەین مەجێ ئەوەی کە پێمان وابێ ئابڕوومانە چێ، ئەوە ئابڕوومان تو کچەکەمان خژی ڕوود کرد، ئەوەش خۆشکەکەمان لە دەرەوە چەندانە برا هەڵقوتنە سەری ئەو جنایەتانەی کە ڕۆژانە خەبەرەکانی بڵاو دەبێتەوە. باوکی کچەکەی کوشت، برایە کچەکەی کوشت لەسەر مەسائلی نازانم فڵان و چی و ئەوانە. بۆ لەو ڕێگایەنەوە تۆوی ئازادی بچێن لەنا ئەو خەڵکەدا. باوەڕی من ئەوانە ئەو ڕێگاهێنن کە ڕێگا خۆش دەکەن بۆ ئاگاهی پێششەرتی سازمان و ڕێکخرا و تەشکیلات و ڕێکخرا و ئاگاهی پێششەرتی ئینقلابە. ئێمە ئەوانەمان نەبێ ئینقلابەکەمان کوێرە. ئەگەر بمانەوێ ئینقلابێکی هەدەفمان بکەین دەبێ ئاگابین، دەبێت لە مێشکمانە ئینقلاب بکەین، دەبێت لە خانەوادەکانمانەوە ئینقلاب بکەین، دەبێت لە دەوروبەرمانە ئینقلاب بکەین، دەبێت ڕێز لە مرۆڤەکان بگرین. جامعەی کوردستان لەو بابەتە زۆر لە پێشە. بڕۆن تەماشای ژینگە پارێزەکان کەن، لە شارە جۆرا و جۆرەکانەوە دێن ئەو ئەشغاڵانەی کە ڕۆژانی جومعە خەڵکی تر فڕی دەدەن، زەحمەتت کێشاوە، نانت خواردووە، ئاوت خواردووە، هەچ یەک نوۆشی گیانت بێ، دەی نایلۆنێکی لەگەڵ خۆت بەرەشتەکان کۆکەرەوە. ئەو خەڵکەی وەکو تۆوان بەدەستی وانێکی وێدێشتەکانی تۆ، ئەوانە فەرهەنگە. ئەو جامعە احتیاجی بە فەرهەنگسازی هەیە. ئینقلاب بەبێ فەرهەنگ، بەبێ ئاگاهیەکی فەرهەنگی لە مێشکی جامعە و بنیادەمەکانە ناکرێت. هەمووی ئەوانە ئەوەرکانەیە کە لە سەرشانی گشتمانەوە بەیانی ئەو ڕۆژەیە. هەر کەسێک کە دڵی لێدا بۆ ئەو شۆڕشە چۆن بکەین، بەهێزی بکەین، چۆن ڕێکخراوی لێ دروستکەین، چۆن ڕاهبەری لێ دروستکەین، جوابی ئەو فەراخانە بداتەوە، نگەران نەبێ جمهوری ئیسلامی لە بەرابەر خەڵکی ملیۆنیدا چۆکی دەلەرزێ و چۆک دادەدات. قسەیمنەوەیە. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن. کۆمەڵک پرسیارمان بۆ هاتووە. یەکێک لەو پرسیارانە نووسیوێتی ئێتساب کافی نیست، بارها و بارها ئێتساب کردیم، ڕاهەلە دیگەری ڕا لطفاً بگویید بعد از اعتصاب. آخر ڕاحەلی دیکە ئەوەیە کە مەسەلەن زۆر کەس دەڵێن بڕژێنە خیابانەکان. بڕژێنە خیابانەکان ئەوە بە تەنیا بارهەیە مەوتوانە، بە ئەرکی تەنیا کوردستان نییە. کوردستان نابێ بەرینە شەڕێکی زوود هەنگام، کوردستان نابێ بەرینە شەڕێکەوە کە جمهوری ئیسلامی پێی خۆشە. جمهوری ئیسلامی لە شۆڕشی ژینادا پێی خۆش بوو کە حیزبە سیاسیەکانی کوردستان هێزیان بوو لە مەرزەکانی شابوونی هێز بنێرینەوە، لەوێ بڵێن شەڕی پێشمەرگە و جمهوری ئیسلامیە. لە جامعەیەکە کە
یەک هەشتمی ئەو کولی ئەو وڵاتەیە یەک دەومیەتی بە تەنیا ناتوانێت تەکلیفی سیاسی لەگەڵ جەمهوری ئیسلامی ڕوبەڕوو کاتەوە قدرەت تەکلیفی قدرەتی سیاسی بخا بەلایەکە بۆ یەکانی ئەو ڕێگایانەی تر دەبێت ئەم ئیعتساب و مانگرتنە ڕێگا خۆشەکە بۆ ئەو هەدەفەی کە ئەو بەڕێزە هەیەتی بۆ قیامی نەهاییمان بۆ سەرنگونی نەهایی جەمهوری ئیسلامی سەرنگونی لە ڕێگای کۆمەڵێک ئیعتساباتەوە دەگوزارێ وتم ئیعتساب مەدرسەی ئینقلابە ئیعتساب دوایی دەبێت بە ڕێپێوان نەهایەتەکەی دەبێت بە لە ماوەیەکی کورتا دەبێت بە قیام و بە تعینی تەکلیف لەگەڵ پادگانەکان و پاسگاکان و خەلعی سەلاحی ئەوانە خۆ ئەوانەی کە هاوتەمەنی من و لە من بەتەمەنترن لە بیریانە کە ساڵی 57 چۆن بوو قیام لە فاصلەی 12 بەهمەنەوە تاکو 22 بەهمەن بوو کە بەجێ خومینی کە زانیتر ئەو ئیدامەی دەبێ وەدەسەڵاتی ئەو نامێنێتەوە وتی لوتفەن قیام تەواو بووە چەکەکان بەرن تەحویلی بدەنەوە پادگانەکان بچنەوە جێگای خۆی فەرماندەکانی ئەرتەش و ئەوانە و ئەرتەش ئەوە بەخشران و تعدادیان گرتن و ئادامیان کردن نەیان هێش لەو قیامە تعمیق ببێ ئیدامەی ببێ چونکە ئەوانیشی دەسووتان قدرەتی نادا دەست جەمهوری ئیسلامی هەر لە شمالەوە تاکوونە جنوب شوراکان و ناوەندەکانی دەسەڵاتی خەڵکی دروست ببوون لابەرین ئەوەی کە ئەو بەڕێزە داوای دەکا ئەوە مەرحەلەیەکی ترە وەکو نەردیوانێک وایە بەو بەڕێزە ئایا دەتوانێت لە قەدەمی ئەوەڵیەوە لە پلەی ئەوەڵیەوە بچێ بۆ پلەی 15 ئەخە ممکن نیە ئەوە دەبێت حتمما هەنگاو بە هەنگاو بڕاتە سەرەوە بچێتە سەربانەکە ئەو لووتکەیە ئەوەی کە ئەو دەڵێ لووتکەیە بەڵێ ساباتی کاریگەری دەبێت دەست ئێستا کرێکارانی نەوت کرێکارانی پترۆشیمیەکان کرێکارانی نانەواخانەکان کرێکارانی بەرق ئەوانەی کە شاڕەجی ئابووری ئەو جامعیان بەدەستەوەیە ئەتساب کەنمان بگرن کرێکارانی شارەداری یەک هەفتە شارەداریەکان ئەگەر ئەتساب بکەن بزانە شارێک لە بۆنە مەجبورە بێت پشتیوانی بکایانە بۆیکان ئەو مەراحلانە ئەو مەرحەلەی بۆ حرەکەتە نەهاییە ئێستا ئێمە لەو کەڵ ئەو مەرحەلە شۆڕشی ژینا ئێستا لەگەڵ ئەو مەرحەلەیە فاصلەی هەیە نابێ باری غیرە واقعی ماشێنە زەرفیەتەکەی دەتۆنە تۆ 15 تۆن خەسەر ئەو ماشێنە دەتوانێت بەڕێوەی بەرێنە هەموو شتێکی تێکەشی شۆڕشی ژیناش بەعزەن ئێستا کوێنێ ئەو زەرفیەتی بڕوخێ مەرگ بەر جەمهوری ئیسلامیەکە ئێستا بەو ئاستە نەگەیشت بوو دەبوو خۆی ئامادە بکا بۆ ئەوە خەریکی ئەوە بوو کەسانێک و حتا خودی ڕژیم فیلمەکانیان بڵاو بۆتەوە ئاموزشی هێزەکانی خۆیان دەدەبچنە ببن بە ڕاهبەر ببن بە لیدەر مەرگ بەر جەمهوری ئیسلامی مەرگ بەر خامنەی بڵێن بۆی تەقە بکەین بۆی خەڵک کوژین ئایا کوێنێ لە شۆڕشی ژینا داوانەمان نەدی فیلمەکانی کە سوپای پاسداران خۆیان لە دەستیان دەرچوە بڵاو بۆتەوە ئەوانە ببینن بزان چۆن خەریکن ئەو شۆڕشە بەلا ڕێدا دەبن ئێمە نابێ بێڵین بە ئاگاهی بە وشیاری بە پاراستنی هێزەکانمان بەڵام لە جێگایەکی شەئەوەی کە ئەو بە ڕێزە داوای دەکات بە دڵنیاییەوە دێ ئەوە مەرحەلەی نهاییەکەی پرسیارێکی تراتوە با پرسیارێکی خۆم بکەم جا دواتر پرسیاری ئەو بینەرە لە ئێوە یەکەم دەکرێت ئاماژەیەک بەو دەستکەوتانە بکەین کە تا ئێستا بە قازانجی بەرەی ئازادیخوازی کۆمەڵ بەگشتی و ژنان بە تایبەتی دەستەبەر بوون لە 2 ساڵی ڕابردوودا زۆر جار من و ئێوە بەرنامەمان بەوە لەسەر ئەوانە قسەمان کرد بەڵام پێم خۆشە جارێکی تر بۆ بینەرانمان کە بەیانی دومین ساڵی شۆڕشی ژینایە ئاماژەی پێ بکەین من پێم وایە بێ ژنی دوای شۆڕشی ژینا لە ئێران و لە کوردستانیش تەنانەت لە دەرەوەی وڵاتی ژنی پێش شۆڕشی ژینا نیە ئەوە یەکێ لە گەورەترین دەستکەوتەکانی ئەو شۆڕشەیە ئەوەی کە ژن احترامی پەیدا کرد ئەوەی کە کچانی شۆڕژگێر ئەتباریان پەیدا کرد لە ناو ماڵەکانیانە ماڵی خەڵکی ئاگاه و لە مەجموعەی خەڵکی کۆنەپەرست و دواکەوتوانە بگەڕێن بەڵام لە ئاستی ئیجتماعیدا ژنی هێنا ئەو ئاستی سەرەوە ئەوە گەورەترین دەستکەوت بوو ژنی لە کەسێکەوە کە دەبێ ئاشپەزی بکە ژنی لە کەسێکەوە دەبێ منداڵداری بکە ژنی لە کەسێکەوە کە چواریان دەبێ بن بە هاوسەری پیاوێک ئەو فەرەنگە کۆنەپەرست و دژی ژن و دژی ئینسانیە ئەوەی هێنا ئەو ئاستەی کە ئەمڕۆ کە ڕێبەرایەتی ئەو شۆڕشە بکە من دەڵێم لە خاورمیانەیە بێنەزیرە من دەڵێم لە ئاستی جیهانیدا تەسیری جیهانی داناوە ئەوە دەستکەوتی شۆڕشی ژن ژیان ئازادیە ئەوە دەستکەوتی ئەو شۆڕشەیە کە ژینا لە پێناویدا گیانی بەخت کردوە دەبێ ئەرزشمەند چاوی لێ بکەین بۆی ئەگەر ئەوە بڵێن و بێزگەلەوە دروشمەکانی تری بێزگەلەوە ئەتبارە ئیجتماعیی کە ژن هەیەتی لە خۆڕایە زیندانێکی سیاسی لە جایزەی سڵحی نۆبێلی پێدەدەن
لە خۆڕایە چەندین ژن لە ئێرانە ئەنواعی جایزەی جیهانی دەبنەوە، ئەوانە هەمووی دەستکەوتی شۆڕشی ژینایە. ئەگەرچی ئەوان خۆ دیفاعیان کرد بەشێکیان، بەڵام خۆ دیفاعێکی زۆر جانانەیشیان نەکرد بێت، بەڵام خودی شۆڕشەکە ورەیدا، هەر ئەوەی کە لە بەرابەر مەلاکانە، هەر ئەوەی ئەو کچە جوانانەی کە پێچی مەلاکانیان لە شەقامەکان هاکرد بە نیشانە و فڕیانەدا لە سەریان، ئەوە نەفرەت بوو لە ئاین کە ژن دەکات بە دیل، ژن دەکات بە کۆیلەی پیاو. ئەوانە دەستکەوت نییە. من دەڵێم هەر ئەو فقط ئەو نمونانەی باس بکەین، هەر ئەو ژنەی کە لە ئیدارەیەکە لە بەرابەری ڕئیسەکەی ڕادەوەستێ، هەر ئەو ژنەی لە بانجێکە لە بەرابەری کارمەندێکی بە عەقڵی دواکەوتوی پیاومەزنیەوە لە بەرابەریدا ڕادەوەستێتوە دەترسێ لەوەی کە دەسی بۆ بەرێ، هەرەوەی کە گەشتی ئەرشاد ئەمڕۆکە لەناو جامعەی ئێرانە ئاوا سووک و ڕسوا بووە، حتا لەناو خۆیانە دەڵێن با بە دەوری تەواو بووە لێگەڕێن، هەرەوەی کە لیبراڵەکانی ناو دەمودەستگای حکوومەتی لە کەسانێکی کە ئیسلاح تەڵەبانی حکوومەتین باز لەوە دەکەن گەشت تەواو بێ، باز لەوە دەکەن کە ژن حت ئاەتی بۆ دێننەوە لە فلان ئاەتە ئایخەوتاکو نێسەکانە 45 ساڵە ئاەت دێنەوە کە ژن دیلە، بەڵام ئەمڕۆ کە مەسهەب بە جۆرێکی کە بەکاردێنن ئەوانە هەمووی دەستکەوتی ئەو شۆڕشەیە کە لە شۆڕشی ژینا بەدەستمانێناوە. بۆیە کانێ شت زۆرە لەو بابەتەوە، بۆیە کە مەجای بەرنامەکەتان و قسەکانی تر بێ، من هەر ئەوانە دەڵم ئەوانە کەسێک چاوی لێ بکە ئەو دەستکەوتانە مەلموسن و قابلی بازگەشتیش نین بە باوەڕیم. بەڵێ کاک حەسەن، کاتی بەرنامەکەشمان فڕێ نەماوە، پرسیاری زۆریشمان بۆ هاتووە. بینەرێکیمان هەر ئەو بینەرەمانە، بەڵام وا دیارە لەسەر قسەکانی خۆی هەر ئەوێت پرسیار بکات، پێم باشە پرسیارەکانی بکەم لێەوە. نووسیوێتی خۆب حزبای سەراسەری چرا فەراخان نەدادان کە تەمامە ئیران مثلێک کوردستان بشێت؟ پس حزب سەراسەری و حزب تەبەقەی کارگەر کۆجا سنەی سوور؟ دووبارە پرسیارێکی تری کردووە، نووسیوێتی خۆب چەند سال هەست مردم کردستان جواب اعتصام میدن، پس آمادگی کامل دارد، دیگه وقت اعتراض است، شاید مردم ایران اصلا به فکر انقلاب نباشن، پس راه ما چی میشه؟ دەزانی ئەوەی کە حزبی سەراسەریش من مەجموعەیەک حزب دەناسم کە ئەوانیش فەراخانیان داوە، یەکێ لەوانە خودی حزبی کۆمۆنیستی ئێرانە کە کۆمەڵە بەشێک لەو حزبەیە، لەو اعتراضات و مبارزاتە و کاناڵی تەلەڤیزیۆنی حزبی کۆمۆنیستمانەیە لەو چەند ڕۆژەدا هەمووی لە خزمەتی ئەوەدا بوو. ئەحزابی تری مثلا وەک حزبی کۆمۆنیستی کرێکاری هەیە، ئەحزابی تر هەن کە هەمووی ئەوانەیش فەراخانیان داوە بەشداریان کردو، بەڵام ئەو جێگە و پێگەی کە حزبایەتی لە کوردستانە هەیەتی بەداخەوە لە خارجی ئێران هێستا نییە، وەوتیشمانەوەیکە لە زعفەکانی ئەو شۆڕشەیە. جامعەیەکی حزبیەت یافتەیە، جامعەیەکی سیاسیە، جامعەیەکی متحدە على ڕغمی هەموو جیاوازیەکانی، بەڵام هێستا ئەو موقعیتە لە ئێرانە بەدەست نهاتووە. دەلیلەکەشیم باس کرد. بە نظری من لە نظری منەوە هۆکاری ئەسڵیەکەی بۆ ئەو جێگە و پێگە دەگەڕێتەوە کە چەپ و کۆمۆنیستەکان و سوسیالیستەکان لەو جامعەدا بەدەستیان هێناوە. ئەوەیە لەسەر ئەوەی کە ئینقلابی ئاخر ئینقلاب خۆ بە فەراخانی حزب ناکرێ، ئینقلاب وەکو میوەیە گوایە دەبێ بگا، هێستا کونێ میوەی ئینقلابی ژینا نەگەیوە. ئەم حرەکەتانەی کە ئێمە دەیکەین، ئەم مانگرتنە، ئەو اعترازاتی کرێکاری، اعترازاتی ژنان، اعترازاتی دانیشتجویان، هەمووی ئەمانە بەشێکە لەو لەواقع حرارەت و تین و تەوژمەی بەو میوە دەدرێکە بگات. وەختێکە ئەو میوەیە گەی مرحلەی نەهاییەکەی قیام و ڕاپەڕین و کۆتاییهێنان بۆ دەسەڵاتە ئیستبدادیە، بەڵام بۆ ئەو کاتە بەڵێ پێویستی بە حیزب هەیە. کوردستان بە تەنیا ناتوانێت انقلاب بکات، لە تماشای کوردستانەکانی ترکن. ئەوەی کە موقعیەتی ئێستای کوردستانی عێراقی دروست کرد، خارج دەوەی هەر کەسێک ئەرزیابیێکی لێ هەیە ئەمڕۆ بە چ ڕۆژێگەیشتەوە بە جێگای خۆی، بەڵام ئەوەی کە ئەوەی دروست کرد ڕوخانی سەدام حوسێن لە بەغا بوو، تەزعیفی سەدام حوسێن لە بەغا بوو، دەرکردنی هێزەکانی لە کوردستان و گەڕانیەوە ساڵی 91 ئەوەی کە بەغای پێپارێزێ. هێستا ئەو موقعیتە دروست نەبووە لە کوردستانە. من دەڵێم ئەوە ناممکن نییە لە درێژەی شۆڕشی ژینادا کە شرایەتێکی وا بێتە پێشەوە کە جمهوری ئیسلامی هێزەکانی لە کوردستان پێشێتەوە، هێزی تێدا نەبێ. ساڵی 58 ئێمەوا بووین، هەتاکو نە 28 مرداد کە خومینی بڕیاری جیهادیدا، کوردستان عەمەلەن ناوچەیەکی سەربەخۆ بوو.
ئەوە ناممکن نییە جارێکی دیکە لە دڵی ئەو شۆڕشەدا ئەوە بێتە پێشەوە بەڵام ئەو ئینتزارەمان ببێت جوانی کوردستانی خەڵکی کوردستان بەو ڕۆحیەوە کەمە انقلاب دەکەین و انقلاب لە کوردستان بەسەرکەوتن دەگا بە تەنیایی ئەوە ناکرێت لە سووریەش نەکرا سووریا وەختی ئەسەد زەعیف بوو ئەو تەجربەی ڕۆژاوا هاتە پێشەوە لە تورکیەدا کە دەسەڵات لە ئانکارا و ئیستانبول قەویە ئەو هەموو زەحمەت و فیداکاریش دەکەن ئەو هەموو هێزی ئازادی خوازێشەیە بەڵام بەو جێگای نەگەیشت و خۆمە بە ئێرادە نییە بە واقعیەتەکانە کە دەبێ بیبینی. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن بینەرێکمان پەیامێکی نردووە ڕوو بە خەڵکە پرسیار نییە ئەمە ڕاو بۆچوونی خۆیەتی نووسیوێتی ساعتە 6 عصر در تمام محله‌های سنندج با سردادن شعار و ایجاد راهبندان به پیشواز انقلاب ژینە خواهیم رفت. جوانان محله بهاران سنندج آماده هستیم برای مقابله با نیروهای سرکوبگر. از جوانان تمام محله ها می‌خواهیم ساعت 6 عصر به تجمع‌های ما بپیوندند. جوانان انقلابی محله های سنندج حتما رای بگیرن. من بینەرەمە هەنادە بۆی کە مە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕای بگەین ئەمە ڕاو بۆچوونی خۆیەتی ئێمە سپاسێکین کە پەیامەیە ناردوو بۆمان. کاک حەسەن وەکو دوایین پرسیار کاتی بەرنامەکەشمان بەرەو کۆتاییە چێ پرسیاری تریشمان هەیە بەڵام کاتەکەمان کۆتایی هاتووە بەڕێستان داواتان و چاوەڕوانیتان لە هەڵسوڕەوانی سیاسی کۆڕ و کۆمەڵ و ئازادی خوازان و یەکسانی خوازان چییە بۆ ئەوەی کە ناوەندەکانی لایەنگری مافی مرۆڤ و بۆ ئەوەی کە پشتیوانی لە مانگستنە بەگشتی و داخوازی ڕەواکانی خەڵکی ئێران و تێکۆشەرانی بەشدار لە شۆڕشیشی نابێت. داخواز بەڕاستی دووپاتکردنەوەی ئەو قسەی کاک ئەمجەدی ئەمینیە باوکی ژینای جوانە مەرگ دەڵێت من بەیانی یادی گیانبەختکردنی ژینا دەکەمەوە من دەڵێم یادی هەموو گیانبەختکردووەکانمان بەیانی دەکەینەوە داوامان لە خەڵکی کوردستان ئەوەیە بەشدار بن لەو یادەدا شەرت نییە ئەو جوانە ئەو منداڵە تێدا چووە برای من مناڵی ئێمە خوشی ئێمە یا کەسێکی تر بێت فەرق ناکات ئەمانە هەمویان لە پێناوی ئازادی و سربەستی و ژیانی بەختەوەر بۆ ئینسانەکان سینگی خۆیان کردە قەڵغانی گولە خۆ دەیانزانی لە ڕوبەڕووی چێ جنایەتکارانێک ڕاوەستاون بەڵام چوونە سەر خیابانەکان و دروشمیان دەدا بەردیان داهاویشت تێدا چوون بۆیکانێ هەر کەسێک دەبێت بە ئەرکی خۆی بزانێ ئەمە ئەرکی خانەوادەکان نییە ئەمە ئەرکی هەموو خەڵکی کوردستانە هەروەها انتزارمان ئەوەیە داوامانەوە هەرکو لە ڕاگەیانەکەی کۆمەڵیش هاتووە هەموو ناوەندەکانی کار و بەرهەمهێنان سبحینێ لە سەرتاسەری کوردستانە دابخرێ هەروەها انتزارمان ئەوەیە کە خەڵکی دەرەوەی کوردستانیش پشتیوانی لە خەڵکی کوردستان بکەن هیچ کام لەمانە انتزارێکی بێجێ نییە انتزارێکی ناڕەوا نییە انتزارێکی لەجێی خۆیەتی و چاوەڕوانی ئەوە دەکەین کە بەیانی ئەو ڕۆژە بێت لاپەڕەیەکی زێڕینی تر لە مێژووی خەڵکی کوردستان تۆمار بکرێ ئەو خەڵکەی کە ئێمە دەیناسین ئەو خەڵکەی کە ئێمە لەگەڵیان تێکەڵین پێم وابێ ئەو داوایە داوایەکی دوور لە واقع نییە داوایکی واقعیە داوایکی عملیە بۆیەکانێ لەو ڕۆژەدا و بەو نفرەتە عمومیەش کە هەیە لە جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامیە کە دوو دانە هەڵبژاردننی تێپەڕ کرد چه هەڵبژاردننی پارلمان چه هەڵبژاردننی بەناو سەرۆک کۆماری کە کابرایە کاتووە لەم لاولا بە کوردی قسە دەکات بەڵام ئەمە هیچ شەرت نییە بۆ ئەوەی کە سۆزی خەڵکی کوردستان بۆ لای خۆی ڕاکێشێ ئەو لە پەیامێکی ویددیۆیی تردا دەڵێ نیشانازی دەکەم کە تورکم بەرحاڵ نە کورد بوو نە تورک بوو نە فارس بوو نە لۆر بوو نە هیچ کامێک لەوانە نەشانازیە نە نەنگە ئەو خەڵکە لەوێ لەدایک بووە بەڵام ئەوەی کە بۆ ئەو ئەمسالی ئەو جێگای شانازینیە سەرکوتکەریە فاشیست بوونە دڵڕەقیە بۆی کانەجێ خۆیەتی کە خەڵک لە هەموو جێگایەکە باتەوەجبە و شکستانی کە جمهوری ئیسلامی لەو دوو انتخاباتەی شاخواردی و کەمترین ڕێژەی بەشداری لە بەدهایبەت هەڵبژاردننی سەرۆک کۆماری شاو لە دەوری دووەمی شاو لەم کەسە کە هەم کووردە هەم تورکە هەم فارسە هەم گشتیەتی بۆیان مسۆگەر کرد لەو وەزیەتە زەعیفەی کە جمهوری ئیسلامی تێدایەتی لەو شرایەتە منتەقەیە زەعیفەی کە جمهوری ئیسلامی تێدایەتی لەمڕۆدا ئەو مانگرتنە بزوتنەوەی شۆڕەشگێڕانی خەڵکی کوردستان چەند قات زیاتر دەباتە سەرەوە ئێعتماد بە کوردستان بە جنبشەکەی بە حیزبەکانی بە تێکۆشەرەکانی بە هەمووی ئەوانە دەباتە سەرەوە بۆیەکانی هەر کەسێک دەبێت خۆی مەسئول بزانێ کە بەیانی ئەم حرەکەتە بەسەرکەوتن بگا هەر دوکاندارێکی شەرافەتمەند
دەبێت بەرکی خۆی بزانێ بەیانی نەچێ بۆ سەرکارەکەی نگەران مەبن لەوەی کە سبحینە جمهوری ئیسلامی دێن دوکانەکانتان پلۆم دەکەن مەجبوعی دوکانیشیان لە مانگرتنەکانی پێشوە 2 ڕۆژ و 3 ڕۆژ پلۆم کرد نهایەتەکەی بەکوێگەیی مەجبور کردیانەوە مەتایبەت دەکەن لە ئاستێکی ملیۆنی دابێت چی پلۆم بکەن بۆ یەکانێ من دەڵێم ئەمە حرەکەتە ئەقدامێکی سیاسیە ئەقدامێکی دەستە جەمعیە ژن و پیا و جنسیەت و ئەوانەیەکی ناناسێ هیچ حیزبێکیش نییە ئەمە ئەقدامی هیچ حیزبێک نییە بەڵام من فراخانم بۆ تێخۆشەرانی کۆمەڵا ئەوەیە کە پێشتازی ئەم حرەکەتە بن لە فعالین حیزبەکانی کشەر داواکەم عینی ئەو کارە بکەن و لە عینی حاڵی شار لە بەیانی و لە ئەوەڵی وەختەوە کە اعتسابەکان دەست پێکە داوام ئەوەیە کە عکسەکانی فیلمەکانی بە پەلا بنێرن بۆی کە لە تەلەڤیزیۆن و بڵاویکەینەوە خۆتان شاهێدی ئەو حرەکەتە شکۆدارە بن کە شایستەی ژینا و انقلابی ژن ژیان ئازادیە وەروەدا درود دەنێرم جارێکی کە بۆ گیانبەختکردوانی ئەو شۆڕەشە درود دەنێرم بۆ بنە ماڵە سەربەرزەکانیان دڵمان لەلایەنە و ئەم حرەکەتانە بەشێکی بۆ ڕێزگرتن لە یاد و بیرەوەری ئازیزانی ئەوانە بەڵێ زۆر سپاس کاک حەسەن سنەی سوور پەیامێکی نردووە لە ئاخرە و وتوێتی اینها همه سوالهای مردم بود که گشت زدم سنه سور خودم که کمره رو خوب میشناسم حزب روسای سخت است هممون آماده اعتصاب هستیم به امید پیروزی زور سپاس زور سپاس کاک حەسەن گیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەومان سپاسیش بۆ ئێوە ماندوو نەبن و دەستان خۆش بێت زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێی حەسان ڕەحمان پەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لەم بەرنامەی ڕاستەوخۆ بەشدار بوو ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەومان هەر لێرەوە ئاگادارتان دەکەمەوە کە بەیانی سەر لە بەیانیەکەی ئێمە بەرنامەکانی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بۆنەی مانگرتنی گشتی لە کوردستان دووبارە دەست پێ دەکەینەوە هەر لێرەیەوە سپاسی هەموو هاوڕێیان و هاوکارانم دەکەم کە لە بەیانیەوە ئەرکێکی زۆریان کێشاوە بۆەوەی کە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە باشترین شێوە بەڕێوە بچێت زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە ئەمڕۆ بینەر و بیسەریان بەرنامە نەبوون تا بەیانی ماڵەوە